ئازارمان لە هەرجێکن سڵایمەتان لێبێ بەیانیتان باش بێ بۆ هیوای نەمولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن خۆشحاڵی نەمڕۆژ با کۆمەڵە بەرگە بابەتی نوێ میوانی ماڵەکانتانی بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ بینەرمان بن و سود لا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان وەرگرن ئازیزانم بۆ ئەمڕۆشمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون لا تەوەریەکەم و سەرتاماندا باس لە گەشەی منداڵانەکەین بەپێی قۆناغەکانی تەمەنیان وەگەزانین دایکان و باوکان هەمیشە گلەیان لەوە هەیە کە منداڵەکانیان کێشیان کەمە یاخود کێشیان زۆر یاخود گەشە ناکەن ئێمە ئەمڕۆ باس لە هۆکارەکانی دەکەین و باس لەوە دەکەین خۆراک خەوتن تا چەند کاریگەری هەیە لەسەر گەشەی منداڵان لە هەمان کاتیشدا باس لە نەخۆشیەکان دەکەین تا چەند کاریگەریان هەیە لەسەر کەمبوونی گەشە و چی بکرێت تا چارەسەر بکرێت ئەمە تەوەریەکەمان دوا بەدوا چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا باس لە توندوتیژی خێزانی ئەکەین وەگەزانین لە ئێستادا توندوتیژی زیادی کردو ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە توندوتیژی خێزانی چییە و زیاتر دەرحەق بەکام تاکی خێزان دەکرێت لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە و چۆن بتوانێت چارەسەر بکرێت و ڕێکخراوەکانی توندوتیژی و دژ بە توندوتیژی تا چەند کاریگەریان هەیە لە کەمکردنەوەی ئەم توندوتیژیانە ئەمەش تەوەری دووەمان و دوا بەدوای ئەوە درێژە بە تەورەکانی توندوتیژیمان ئەدەین وەگەزانین ئەم ماوەیە توندوتیژی زیادی کردو ئەگەر سەیری تیڤیەکان و سەیری تۆڵ کۆمەڵایەتیەکان بکەین ئێمڕۆ ئەم باس لە تەوری سێمماندا باس لەوە دەکەین کە توندوتیژەکان دەرحەق بە ژنان تا چەند زیادی کردو لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند هۆکارن بۆ زیادبوونی ئەم توندوتیژیانە و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە چۆن چارەسەر بکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەل لە خەباتی ڕابردووە تا ئێستا چی کرۆ بۆ ئەوەی کە ئەم توندوتیژیانە کەم بکاتەوە ئەمە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بەرگە و بابەتەکان هەم ببینن بەڵای ئازانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە گەشەی منداڵانەکەین بزانین کە ئەم گەشەیە بەپێی قۆناغەکانی تەمەنی منداڵەکە تا چەند گۆڕانکاری تێدا دروست ئەبێت لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە لە منداڵێک بۆ منداڵێکی تر ئەم گەشانە چۆن گۆڕانکاری بەسەردادێت و باسیش لەوە دەکەین کە هۆکارەکانی بۆچی ئەگەڕێتەوە گەر هاتو ئەو منداڵە گەشەی نەکرد و چۆن بتوانین چارەسەری بکەین هەر بۆ مەستەر د.پەری ئیحسان زەنگەنە پسپۆری منداڵان و تازە لەدایكبووان و گەشە باشەوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە دکتۆرگیان سڵاوت لێبێ و بەیانیت باش بێت سپاس دەکەم بە خێراتیت دکتۆرە باس سەرتا پێناسێک بۆ گەشەی منداڵان بکەین بزانین مەبەستمان چییە لە گەشە بەڵێ سەرتا گەشەی مناڵان چەند بەشێک ئەگرێتەوە بەشێکی زۆری بڵین بڕگەیەکی زۆر ئەگرێتەوە و چەند کاتێکی زۆر تێشەیە بۆی بتوانین بە تەواوەتی هەموو بەشەکان کەڤەرکەین گەشەی منداڵ دابەش ئەکرێت بەکو بڵین بە شێوازێکی کورتبووی دایکباوک بە تەواوەتی تەرکیزیان لەسەری بێ زۆر باشە گەشەی مناڵەکەین ئەوەی گەشەی فیزیکەڵمان هەیە گەشەی کێش و باڵای مناڵەکە گەشەی ئیمۆشنەڵمان هەیە گەشەی لایانی دەرونی مناڵەکە کە چۆن دایک لە لایانی دەرونی مناڵەکە تێبگا بۆی بزانێت بە چۆن شێوازێک هەڵسوکەوت لەگەڵ ئەو مناڵە بکات دوای ئەوە گەشەی کۆگنیتیڤ دیڤەلۆپمنتی پێ ئەوترێت گەشەی مێشکی مناڵەکە و زیرەکی مناڵە و ئاستی ئەو مناڵە لە زیرەکیات چەندێک گەشەی ئەکات و دایک چەندێک ئەبێ گرنگی با بەم لایەنە طبعا ئەمانە هەمووی پێکەوە بەیەکەوە گرنگی پێ ئەدرێت هەمووی پێکەوە یعنی ئیشی لەسەر ئەکرێت ئەوەی گرنگە لەلایەن ئێمە بەتایبەت لە کۆمەڵگای ئێمە کە زۆرترەی بینین کێشەی بەس کێش و باڵام ینی بیری لێ ئەکاتەوە تەرکیزی لەسەرەکە بەڵام خۆ لە هەمووی گرنگتر کێشەی مێشکە کێشەی دەرونی ئەو مناڵەیە کە تۆ بێ بزانین لە چ ڕێکەوە گرنگی بەم دوو لایەنی تریشی ئەدێ گەشەی مناڵ بڵین لە چ کاتێکشەوە دەست پێ ئەکات طبعا ئەگەر ئێمە بیر لەوەکەینەوە کە گەشەیەکی باش بۆ مناڵەکەم دابینکەم پێش دروستبوونی بیر لە گەشەی مناڵەکەمەکەمەوە ئەو دایک و باوکە ئەبێ ئامادەن و بەتایبەت لەو دایکانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە زۆر باش چۆن بزانێ ئەو نەخۆشی تەسی لەسەر مناڵەکەی و گەشەی مناڵەکەی چییە یان ئەو دایکانی بۆ نمونە ئەگەر بڵێ کحوولە خواتۆیان دەرمانی بەکارهێنێ بزانێ کاریگەری ئەم دەرمان و مادانی کە بەکارهێنێ لەسەر ئەو مناڵە و گەشەی ئەو مناڵە چۆنە لەبەر ئەمە پێویستە لەلایەن پزیشکەوە ببێنرێت پێش دروستبوونی مناڵەکە دوای ئەوە گەشە لە ماوەی دووگیانیە لە ماوەی ئەو دایکە چەندێک گرنگی بەلایەن جستە و دەرونی خۆی ئەدا چونکە ئەمە تەواو کاریگەری لەسەر گەشەی مناڵ هەیە زۆر جار مناڵ لە دایکە بێ هەر لە ناوسکەوە کێشەی گەشەی هەیە کە لە دایکە بێ و گەشەی وەستاوە لە دایکە بێ و گەشەی دواکەوتووە زۆر باشە دکتۆرە باست لە کۆمەڵێکی زۆر لە گەشەی منداڵان کرد هەر لە گەشەی دەرونی گەشەی باڵا گەشەی کێشیان ئەمە باس لەوە بکەین کە دایک و باوکان خۆیان ئەتوان هەستی پێ بکەن ئەگەر یەکێک لە لایەنەکانی گەشە وەستا یاخود ئەبێت بەڕاوێژی پزیشکی پسپۆر هەستی پێ بکرێت بڵێ سەرتا بۆی بتوانی شتەکان دیاریکەیت ئەبێ بزانیت ئەبێ زانیاری هەبێ بە تەواوەتی لەسەر گەشەی مناڵ ینی
ئێمە زۆر بەرنامە هەیە لە ڕێی ئەنتەرنێتەوە هەیە لە ڕێی تەلڤیزیۆنەوە هەیە لە ڕێی کتێبەوە هەیە کە ئازانیاری زۆر بڵاو ئەکرێتەوە لەسەر گەشەی مناڵ چ لە ڕووی جەستەییەوە چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی زیرەکی مناڵەوە ئەمانە هەمووی هەیە ئێستا بەڵام ئایا تا چەند ئەو دایک و باوکە گرنگیان پێداوە ڕاستی بەرنمەیەک یان دە بەرنامە ئێمە قسەی تیا بکەین قسەکردن بەتەنیا سوودی نییە لە هەمان کاتە چۆن هەموو کەسێک حەزەکە مناڵەکەی باشترین بێ هەموو کەس حەزەکە مناڵەکەی زیرەکترین بێ بەڵام شتەکە بە حەز نییە شتەکە بە هەڵ و تێکۆشان و هیلاکیە لەبەرەوە ئەبێ یەکەم شت کە بیزان بۆیە ئەڵین پێشوی مناڵەکە دروستکی ئەبێت و ئامادە بیت ئەبێ بزانی کە ئەمە ئەرکێکی قورسە ئەرکێکی زۆری ینی ڕاستە خۆشیە کە بەڵام لەگەڵ ئەرکە بێکمان بێت و ئامادەبی بۆ ئەم ئەرکە و بزانین چۆنیش تەعاملی لەگەڵاکەی و گرنگی پێ بدەیت و لەلایەن پزیشکەوە طبعاً پزیشکی تایبەت بۆ بوارشەوە ئەبێ ئەو مناڵە چاودێری بکرێت. دکتۆرە باست لە ئامادەبوون کرد لەلایەن دایکان و باوکانەوە ئەمە بزانم پێویستە چی بکرێت سەرەتا بۆ ئەوەی کە ئامادە بین پێش ئەوەی منداڵێک بێنینە دنیاوە بیر لە گەشەکردنی بکەینەوە بە شێوەیەکی تەندروست. ئامادەبوونەکە چۆنە ینی ئەو دایک و باوکە بەتەواوەتی لە ڕووی هەمادی و لە ڕووی دەرونیەوە ئامادەن ئەو مناڵە بەخێوکەن و هەردووکیان ڕازین لەسەر بوونی مناڵ چۆن زۆربەی کات کێشەکان لەوە دروستە بێ یان یەکی لە ڕازی حەزی لە مناڵە لایەکی کە ئامادە نییە بۆ مناڵ دوایش مناڵەکە دروستەکەن ئەو بڵێن هێنە ئەمێنێ لە ناوان ئەو سیراع لە ناو دایک و باوکەکە ئەمێنێ ئەمە تەسیرێکی زۆری هەیە لەسەر مناڵ ڕەنگە گرنگی پێ نەدرێت لەلایەن خۆمانەوە بەڵام بە زۆر دوایی لەسەر هەموو لایەنێکی ئەو مناڵە بەتایبەت دوایەوە کە گەورە شەبێ ئەمە کاریگەری هەر ئەمێنێتەوە. دوای ئەوە وەرگرتنی زانیاری لەسەر چۆنێتی گەشەی مناڵەکە و چۆنێتی لایانی دەرونیەکەی چونکە لایانی دەرونیەکە زۆر زەڕورە بۆ دایک بووی بزانێت دوای تەعامل لەگەڵ ئەو مناڵەکات یەکێک لەو کێشانەی کە دروستە بێ مناڵەکە بۆ نمونە دوای تەمەنی 6 مانگ دایک دەسەکا بە خواردن 2 مانگ ئەڵێ مناڵەکەم خواردنی زۆر باشە بەڵام لە دوای 8 مانگەوە یە بۆ لای ئێمە ئەڵێ وڵا دایک دکتۆر پێشتر زۆر باش بەڵام ئێستا هیچ ناخۆ ئەمە زیاتر و کێشەکەی چیە کە بیری کە قسەی لەگەڵاکەی سێکی نەیزانێت چۆن تەعامل لەگەڵ ئەو مناڵەکە بە زۆر لەسەر ئەوە ئەمە باس لۆ بکەین زۆربەی دایکان و باوکان کێشی ئەویان هەیە ئەڵێ منداڵەکەمان هیچ ناخوایە خۆت زۆربەی کات بیر لەوە کەنەوە کە کێشی کەمە یعنی وا بیر ئەکەنەوە کە منداڵێکی تەندروست ئەبێ کێشی زۆر بێ ئەمە تا چەند ڕاستە؟ کێش بەپێی تەمەن جیاوازە ئەو لەگەڵ مناڵێک بۆ مناڵێکی تر جیاوازە تەنانەت لە نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی تر جیاوازە. کێش بە تایبەت ئێمە لەسەر ئەوەی CDC چارتێک هەیە کە ئەوەی خۆی وڵاتی ئەمریکا بڵاوی کردوێتەوە ینی دیراسا لەسەر چەند وڵاتێک کراوە بەپێی ئەوە ڕێژەیەکی نۆرمەڵ دانراوە ئەتوانین لەسەر ئەو ڕێژەیە دیاریکەین کە ئایا تا چەند کێشی ئەو مناڵە بەپێی تەمەنی نۆرمەڵە بۆ خۆی شەر نییە من مناڵەکەم زۆر قەڵەو بێت ئیتر ئەبڵێ مناڵەکەم زۆر تەندروستە نەخێر زۆربەی کات ئەوە تەنها چاوریەکەوە بۆتەوە کەیش سوودێکی نییە یان هەنێک جار کێشی مناڵەکە نۆرمەڵە بەڵام دایکەکە ئەیبینێ لە چاو مناڵی ترا بەڵام خۆی بۆ مناڵە خۆی نۆرمەڵ حسابەیان بەراوردێکا لەگەڵ مناڵی پێشی تری ئەڵێ مناڵەکەی ترم وانە بۆ ئەم مناڵە وایە لەم کاتەیە ئەبێ بگەڕێیتەوە بە لای پزیشک کێشەکەی بەپێی تەمەنی دیاریکە بەپێی باڵایشی دیاری ئەگرێت ئەگەر نۆرمەڵ بێت تاوە کێشەی نییە. زۆر باشە. دکتۆرە با باسێک لە تەمەنی منداڵان بکەین تا چەند کاریگەری هەیە لەسەر گەشە و لە سەرای لە دایکبوونی ئەو منداڵت تا 6 مانگی پێویستە دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵەیە بکەن. مناڵ تەمان تازە لە دایکە بێت زۆربەی کات ئێستا مناڵ لە خەستەخانەیە لایەن پزیشکی مناڵانەوە ئەبینرێت گرنگە منداڵ یەکەم هەفتەی تەمەنیە یان کە هەفتەیەکە یان 10 ڕۆژە لەو نێوانە لە لایەن پزیشکی مناڵانەوە ببینرێت لێرە هەڵسەنگاندن بۆ باری تەندروستی تەواوی مناڵەکە ئەکرێت بۆ دڵی مناڵەکە بۆ گەشەی مناڵەکە بۆ کێشی مناڵەکە بۆ ئابزانشی ئەخوا ناخوا هیچ کێشەیەکی هەیە لە هەمان کاتە ئێمە زۆر گرنگی بۆی کە چۆن دایک بتوانێت شیری خۆی با بە مناڵەکە کە تۆ تەندروست بێت مناڵەکەت گەشەی تەواو بێت کاتە شیری خۆتی بێت بڕیارتدا بێت کە شیری خۆتی بێت و ئەمە دەبی شیری خۆتی بێتی و زانیاری تەواوت هەبێت لەسەر گرنگی شیری خۆت چکە شیری خۆت تەنها ئێمە بسمان لایەنی خۆراکیەکەی نییە لایەنی دەرونیەکەی کە چەند کاریگەرە بۆ سەر ئەو مناڵە ئەمە باوندێک دروستەکە لە نێوان دایکەکە و مناڵەکە کە ئەمە زۆر زەڕۆ چکە ئەو مناڵەکە لە دایکە بێ 9 مانگە لە ناوسکی توایە 9 مانگت بەس دەنگی تۆ و ڕەنگی تۆ بۆنی تۆ ئەزانێت کە یەتە دنیاوت بە پرۆسسێکە ئەڕوا بە سترێسا ڕۆشتە ئەو مناڵە کە یەتە دنیاوە طبعاً بە یەک جارۆ دنیای لێ قەڵب بۆتەوە بۆ نێپاڵیاوەتەوە 9 مانگە بەڵام کە یەتە دنیاوە تو ئەبێ بزانی بە چ ترسێکا ڕۆشتەوە مناڵە بۆ یەک گرنگترین شت کە ئەبینین لە تەلەڤیزیۆنەکان بەتایبەت لە وڵاتیانی دەرەوە یەکەم شت مناڵەکە خەنە باوشی دایک و سنگی دایک سەر سنگی دایکی پێشەوەی تەنانەت ناوکی ببڕن ئەمە بۆچی بۆ لایەنی دەرونی مناڵەکە بۆ ئەو بۆندە دروست بێت بۆ دایکەکە بۆ مناڵەکەس بە ئارامی کە بزانێت کە ئەو ژینگەی تیای بۆ هەمان ئەو ژینگەیەکی ئێستاتیاتی وە لەو ئەمانەیە لە لای دایکەکەوە کێشی منداڵەکە کە لە دایک ئەبێت عادەن ئێمە کێشی نۆرمەڵ لە
2 کیلۆنی بۆ 3.5 تۆزێک زیاتر ئەمە هەر بە کێشی نۆرمال حسابە لە 2 بەرەوسەرەوە بە نۆرمال حسابە زۆربەی مناڵ لە 3 بۆ 3.5 کیلۆ لەدایکە بن. چۆن بزانم کێشی زیاکە لە یەکەم هەفتە تۆزێک کێش کەمەکە ئەمە ئاساییە نۆرمەڵە بۆی ئەماڵین لە یەکەم هەفتە ببینرێت چونکە دایکەکە ئەڵێ وڵای کێشی گەشەی نەکردم مناڵەکەم یەکسەر پەناباتە بەر شیری قوتو بۆیە لێرە تۆ ئارام بیتەوە بزانی بۆچی ئەم کێشەزی یەکەمی کردووە ئەمە شتێکی نۆرمەڵە ترسی نییە دوای ئەوە کێش زیاد بوون دەست پێەکە. کێشەکەش تقریبا ئەتوانین بڵێن ڕۆژانە خۆی 30 گرام دزیاکە هەموو مناڵێک ئەتوانی ئەو کاتە دایکەکە هەفتەی جارێک کێشی مناڵەکەی بکات 250 بۆ 300 گرام ئەمە کێشی مناڵەکە زیاکە باشترین بڵین توڵ بەکاری بێنین بۆی بزانم گەشەی مناڵەکەم نۆرمەڵە لەو تەمەنەیە ئەو زیادبوونی کێشی مناڵەکەم ئەگە کێشێک بزیات بە جوانی زیاکە و بە نۆرمەلی زیاکە کەواتە کێشی مناڵەکەم و گەشەی مناڵەکەم لە نۆرمەڵایە. دوای ئەوە گەشەی مناڵ تقریبا لە تەمەنی 4 مانگە کێشەکە ئەبێتە 2 ئەوەندەی ئەو کاتی کە لەدایک بووە لەبەر ئەوە ئێماڵێن لە یەکەم هەفتەیە ببینرێت بۆی گەشەی مناڵەکە بەتەواتی ئەسسمنت بکرێت لە هەمان کاتە فەحسی خودەی بۆ بکرێت کە لەم تەمەنەیە زۆر ضرورە فەحسی خودە بۆ مناڵ بکرێت بەکارهێنانی ڤیتامین دی وەرگرتنی زانیاری لەسەر شیری دایک کوتانی مناڵەکە ئەمانە لەو کاتەیە دیاری ئەکرێت. دوای ئەو لە تەمەنی 4 مانگە زەرورە مناڵ ببینرێت چونکە ئێمە دایمە ئەڵێن لە تەمەنی 4 مانگە زەرورە مناڵ بخێتە سەر مادەی ئاسن و بە شێوازی قەترە بەکاری بێنێ چونکە ئەمە مادەیەکی زۆر زەرورە بۆ گەشەی مناڵەکەت و بۆ گەشەی مێشکی مناڵەکەت بۆی دوای تووشی کێشەی کەم خۆراکی نەبیت. زۆر باشە دکتۆرە هەر لەسەر ئەوە لەسەر خۆراکەکانی منداڵ زۆر دایک و باوک هەیە لە تەمەنی لەدایکبوونی منداڵەکە تا ئاگاتە 6 مان جاری وهەیە ئاوی ئەیێنێ ئەمە تا چەند ڕاستە ئایا پێویستە هیچ شتێکی تر بەدەر لە شیر بدرێ بۆ منداڵە؟ نەخێر منداڵ کە گە لەسەر یان شیری دایک یان شیری قوتوبێ هیچ شتێکی ناوێت کە خۆی بڕێکی زۆری شیرەکە ئاوە بەکارهێنانی ئەو بەتایبەت لە تەمەنی خوار 4 مانگەوە هۆکارێکە بۆ ئەوەی معیدەی بچووکە گەدەی زۆر بچووکە مناڵ گەدەی پڕکاتەوە ڕێگری ئەبێ لەوەی لە وەرگرتنی شیرەکە کاریگەری بێ لەسەر وەرگرتنی شیرەکە کە شیری وەرنەگر گەشەی دواکەوێت لێرە هیچ پێویستی بە ئاو نییە چونکە شیر بەتەواتی ئەتوان بڵێن لە سانەوەتی ئاوە لەبەرەوە هیچ زیادکردنی ئاو لە چ کاتێکە لەو کاتێک کە دەستمان کرد بە خۆراک هەر کاتێ من بڕیارم یا و مناڵەکەم خستە سەر خۆراک عادەن لە دوای 6 مانگەوە دەست پێەکە لەو کاتەیە بڕیارە درێت دەست بکرێت بە ئاو خواردن بۆ منداڵ. زۆر دایک و باوکەی دکتۆرە پێش 6 مانگی دەسەکا بە خۆراکدان بە منداڵەکەی تا چەند ڕاستە؟ خۆی باشترە لە 6 مانگەوە بەڵام ئێستا ینی بەپێی دراسات کە کراوە لە 4 بۆ 6 ئاساییە بەپێی مناڵەکە ئەوش باشترە ئەسسمنتێکی باش ئەو مناڵە بکرێت هەڵسەنگاندنی بۆ بکرێت ئایا مناڵە ئەتوانی ملی خۆی بەرزکاتەوە کە دانیشێت ئەتوانێت دانیشێت کە پاڵی ئەخی سەری خۆی بەرزەکاتەوە چکە ئەمانە مانای ئەوەی گەشەی ئەو منتیقەیە پیشان ئەیات ئەگەر ئەمانەی هەبێت و لەگەڵ دەسێنان بۆ شت توانای دەسێنانی هەبێ بۆ شت کۆنتاکتی هەبێ لەگەڵ دایکەکە یانیسی چاوی دایکی مناڵ دایکەکە ئەکا لەگەڵ دایکەکە پێەکەنێ خواردن ئەبینێ حەزی لێ ئەکا دەستی بۆ ئەنێ ئەمانە نیشانی ئەوەی کە دەست بە خواردنەکەی کە ئیتر لە نێوان 4 بۆ 6 هەنێ بەپێی مناڵەکان ئەگۆڕێ هەنێ مناڵش لە 6 مانگە دەست پێکرێت بەڵام ئیتر لە 6 مانگ درەنگتر ئەو ئاخیر حەدە نابێت لە دوای ئەو تەمەنە مناڵها لە سەر شیر بێت و لە 8 مانگەوە بڕیار بێ بخەیتە سەر خوارد. زۆر باشە دکتۆرە با باسێک لە تەمەنی 6 مانگی بکەین ئەمە لە کاتێکا کە دایکان و باوکان بڕیار ئەدەن کە منداڵەکانیان خۆراکیان پێ بدەن خۆراکەکان چین کە تەندروست بن بۆ گەشەی ئەو منداڵە و بتوانین بیدەین بۆ منداڵانە سەرەتا. خۆراک لێرەیە زەرورە ئێمە بیر لە کوالیتی خۆراکە بکەینەوە جۆری خۆراکەکە نەک تەنها بڕی خۆراکەکە دایک چەند بیر لەسەرەوە کات چەند خۆراکی خواردوە مناڵەکەی ئیتر بیرەوە ناکات و ئایا ئەم خۆراکە تەندروستیانە زۆرترین کێشەی ئێستا دروست بووە زیرەکی مناڵەکە بەس برنجەخوا بەس نان و ماستەخوا بەس چای و سەمونەخوا ئەمە خواردن نیە ئەگە هەنێش خواردوە باشترە لەبەر ئەوە کە دەستەکەی بە خواردن ئەبێ بزانین چ جۆرە خۆراکێکی بە مناڵەکە و چۆن دەست پێکەی باشترە لە شیرینی دوورکەویتەوە لە میوە دوورکەویتەوە دەستکەی بە خواردنەکان سەوزەواتەکان دەستی پێ ئەکرێت تەبعاً بە شۆربای برنج دەست پێ ئەکرێت 3 ڕۆژجاریان 4 ڕۆژجارێک ئەتوانین مادەیەک زیاد بکەین ئەمە بۆی دووربین لە هەستیاری ئەگەر هات و مناڵەکە هەستیاری بەرامبەر هەرێکێک لە مادەکان هەبوو پێشوەخت بزانێت و مادەیە لە خۆراکی مناڵەکە دوور بخرێتەوە واتە ئەگەر بم بە شۆربای برنج دەستم پێی کرد دوای 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەتوانم کوولەکە زیادکەم دوای ئەوە دوای 3-4 ڕۆژ ئەیگۆڕم بە پەتاتە ئەیگۆڕم بە گێزر ئەیگۆڕم بە برۆکلی ئەیگۆڕم بە بازالیە ئیتر ئەبێ بیر کاتەوە لە هەموو ئەوەی کە خواردنەکە بێکەم فرێش بێ خواردنێکی تەندروست بێت خواردێکی سروشتی بێت
دووربی لە خواردنی حازرکرا و لە خواردنی قوتونرا و ئەمانە بەتەواوەتی ینی ئەتوانی چکە لەم تەمەنەیە بەتەواوەتی توانین تۆ خۆراکێ بێ بە مناڵەکە بێەوەی کێشەت هەبێت دوایەوە ڕەنگە مناڵ بەدڵی تۆ لەم تەمەنەیە ئەتوانی شیرەکە لەگەڵ دانی خۆراکەکە کەم بکرێتەوانێ خۆی لە دوای تەمەنی 6 مانگەوە ئەوەی گرنگە بزانین ئێمە لە یەکەم 6 مانگە گەشە زۆر زیادەکە لە دوای 6 مانگەوە گەشە تۆزی خاوترە بێتەوە لەگەڵ یا ئێمە کە دەستەکەین بە خواردن طبعاً گرنگی بە خواردن ئەدرێ زیاتر چونکە هەتا تەمەنی مناڵەکە ئەگاتە تەمەنی ساڵ ئەبێ هەموو جۆرە خواردنێکی تاقی کردبێت و هەموو جۆرە خواردنێکی خواردبێت لە دوای ساڵەوە ئیتر گرنگی شیر نامێنێ شیر بەڵێ ئەبێ هەر بدرێ بە مناڵ بەڵام ڕۆژەکە یەک جار یان بۆ 2 جار ئەدرێ بە مناڵ بە پەرداخە درێت کە ئەمە لێرە کێشی ئەوەمان هەیە زۆربەی کات مناڵەکە 4 ساڵ هێشتا هەر لەسەر مەمەیە بە مەمە شیرەخوا ئەمانە هۆکارێکم بۆی کە دوای گەشەی مناڵەکەی دواکەوێت و کێشی خۆراکی بێ کەواتە دەستکردن بە خۆراک گرنگیتان بە جۆری خۆراکەکە بە بڕی خۆراکەکە مشکلەیەکی تر ئەوەیە کە زۆر لە مناڵەکەین بخوات مناڵ لە دوای تەمەنی 8 بۆ 9 مانگەوە حاڵەتی دەرونیەکەی کە گرنگە دایکی بیزانێت پێوتری سێلف ئیندیپێندان واتە هەست بە احتیماتکردن بەس لە خۆی ئاکات هەست بەوە کە خۆی بنوێنێ ینی خۆی بچەسبێنێ خۆی بنوێنێ هەستەکە کە ئەویش کەیانێکە و سربەستە و نابێت تۆ بیبەستیتەوە ئەبێت تۆ لەم شتانە تێبگی لەبەرەوە ئەگەر بە زۆر خواردنەکەی بەدەمیا هۆکارێکی سەرەکیە کە دوایی خواردن بە هیچ شێوەیە ناخوا ئەو مناڵە بۆ ئەوەی لەم کێشەیە دووربیت پێوترێت 2 سپۆن فید واتە دوو بەکارهێنانی 2 کەوچک لە کاتی خواردنە مناڵ و تەمەنە نازانێت کەوچک بیرە بەڵام حەزی لە تێکدانە حەزی لە شاخی ئیتر لەبەر ئەوە دایک بۆ وی لەو کێشەیە دوور بێت کە مناڵەکەت دانێت 2 کەوچک دانێ ئەو بایاری خۆی کات توش خواراکی خۆت ئەی بە مناڵەکەت لە هەمان کات ئەگەر لەسەر مێزدا ئانیشن بەکارهێنانی ئەو کورسیانەی کە بەرزە و مناڵەکە ئەگەێنتە ئاستی مێزەکە ئەمە کاریگەرێکی زۆر باشی بێ بۆ مناڵەکە بۆی دوایی خواردنی باش بێت و حەزی لە خواردن بێت و لە کەڵیا بەکارهێنانی دەست ماز لە مناڵەکە بێنە بەدەست شت بخوا بەدەست خۆی حەزی ئەسڵەن مناڵ کە لەو تەمەنەیە حەزی لە دەوروبەری خۆی بناسێنێ بەدەست یەکەم جار گابشتەکان دوای بەدەم هەموو شتێکە بەبا بۆ دەمی لەبەرەوە لە خواردنی حەزەکە هەموو شتێک خۆی بیبا بۆ دەمی ڕاستە دکتۆرە با باسێک لە خەوتن بکەین خەوتن تا چەند کاریگەری هەیە لەسەر گەشە و بەپێی قۆناغەکانی تەمەن تا چەند جیاوازی هەیە لە جۆری خەوتنەکە و کاتی خەوتنەکە بەڵێ طبعاً کە مناڵە تازە لەدایکە بێ خەوی زۆرترە تقریبا لۆکە بڵین احتیمالە 20 ساعت بخەوێ لە ڕۆژەکە دوای ئەوە هێواش خەو کەمەکاتەوە بەتایبەت لە دوای 6 مانگەوە ئەو خەوەدا ئەبەزێ بۆ 16 ساعت هەنێک جا 14 ساعت یەک لەو مشکلانەی کە تووشی دایکە بێ ئەڵێ مناڵەکەم ناخەوێت لە دوای 6 مانگ مناڵ تەواو ناخەوێت بەڵام وازانانی هەرە بێوەکو کاتە ئەو جاران خەوی زۆر باش بێسە ناخێت بەڵام تۆ بێ بزانانی خەو کەم بۆتەوە چونکە مناڵی تر کاتی ئەوێ خواردنی ئەوێ جوڵە ئەوێ یاریکردنی ئەوێ احتیمامی دایکەکەی ئەوێت فلەبەرەوە نەکە بڵێ ئەمە بخەوێنە خێر زۆربەی کاتەکانی خەوێکەوێتە شەو 8 بۆ 9 ساعت لە شەوە ئەخەوێت لە ڕۆژە احتیمالە تەنها 2 ناپۆرگرێت 2 سووکە خەو وەرئەگرێت مانای ئەوە ئیتر خەوێکی سووکە و ناخەوێت نەخێر خەوەکە خۆی کەمە بێتەوە طبعاً لە دوای تەمەنی زیاد گەورەترە هێواشە زیاتر خەوەکان کەمە بێتەوە لە مناڵە خەوی بڵێن لە دوای 3 ساڵەوە ئەباتە هەوەکو گەوری لێ 8 بۆ 9 ساعتە خەوێ لە ڕۆژە بە هیچ شێوەی حەزی لە خەو نییە لە مناڵێک لە تەمەنی 4 ساڵە بە ڕۆژ ناخەوێن ناوێ بخەوێ هەنێک جا بە زۆر ئەو مناڵە خوێن بەڵام ئەوە خۆی سوشتی جستە و دەلانی دەرونی و گەشەی مناڵەکە خۆی وایە خەوەکانی کەمە بێتەوە طبعاً خەو گرنگە بەتایبەت بۆ گەشەی مناڵ یەکێک لەو کێشانە ئێمە لەو کاتێ مناڵ خۆی خۆی باشە بەڵام زۆری لێکین زیاتر بخەوێ نەخێر زیاتری ناوێ دوای ئەوە لە تەمەنی باڵغ بوونە کە نزیکە بینەوە لە باڵغ بوون لە تەمەنی 8 ساڵە گرنگی خەو لێرە زۆر زەڕورە بۆچی بەتایبەت ئێمە گرنگی خەو مانای ئەو نیە زۆر بخەوم مانای ئەو نیە 10 ساعت بخەوم مانای ئەوەیە لە چ کاتێکە ئاخەوم خەوی زەڕور بۆ مناڵ لە شەوایە ئەو مناڵە تقریبا لە ساعت 2 خەوتی بێت ئەمە گرنگە بۆ مناڵ دەوە خەوتی بێت 2 ساعت پێش کاتی خەو موبایل و ئایپاد بە تەواوی کوژا بێتەوە چکە ئەوانە هەمووی کاریگەری لە سیخانەکانی مێشکی ڕاست مناڵەکەم ساعت دەخەوتەوە بەڵام بە ئایپادەوە خەوتووە تا ساعت 2 جاروای تا 12 شەویش خەوی لێ ناکەوێت خانەکانی مێشکەر بەخەبەرە بەڵام دکتۆرە زۆر خێزان هەیە کە لە ئێستا درەنگ ئەخەون و منداڵەکەش وا ڕاهاتووە کە لەگەڵ ئەوانە ئەخەوێت ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی منداڵەکە هەر کەسێک کێشەی هەیە لەسەر گەشەی مناڵەکەی کێشەکە خۆیەتی طبعاً هەر کاتێکیش بچێ بۆ لای هەر دکتۆرێ هیچ کەسی ناتوانێت یارمەتی ئەگە خۆی هاوکار نەبێ لە یارمەتیکە دایما کێشەی خۆراکی مناڵ
کێشەی خواردنی ئایلەکە خۆیەتی دائما کێشەی خەوی مناڵ کێشەی خەوی ئایلەکە خۆیەتی کەس ناتوانێت ئەم شتە بۆ چاکاتەوە ئەبێ خۆ چاکیتەوە ئێمە پێت ئەڵێن گرنگی خەو چیە بۆ مناڵ پێت ئەڵێم گرنگی خەو ئەوەیە کە لە شەوا خەوتی بێ لە سەعات 10 شەوا خەوتی بێ بۆچی ئەم خەوە گرنگە چونکە مادەی گەشەی هۆرمۆناتی مێشکی مناڵ لە شەوا ئەڕژێت بە تایبەتی لە تەمەنی 8 ساڵە کە هۆرمۆناتی مێشک دەسەکە بە هۆرمۆنی گەشە دەسەکە بە ڕژاندن بە شێوازێک ئەڕژی پێوتێ پەسەڵتایل واتە دا ئەڕژێت و ئەوەستێ و ئەڕژێ و ئەوەستێ و بەس لە شەویشە لە کاتی خەویشە یعنی لە شەوە بەس دنیا تاریک بێ ناڕژێ لە شەوە ئەبێ خەوتی بێتم لە ڕۆژە خەوتی بێتم ئەو هۆرمۆنە ناڕژێت سوودی نییە ئەمە بۆیە گرنگە ئێماڵین لە شەوە خەوتی بێت لە شەویشە هۆرمۆنەکانی تر هێواشیوە زیاد دەکەن لە هۆرمۆنەکانی گرۆس هۆرمۆن ئەوانە دەسەکەن بە ڕژاندن ئەمە تەسیری باشی لەسەر گەشەی مناڵەکە دەبێت دوای ئەوە زیادبوونی هۆرمۆنەکان زیاد ئەکات لە ڕۆژیشە ئەڕژێت بەڵام لەو تەمەنەیە زیاتر لە شەوە ئەڕژێ و زیاتر لە کاتی خەوە ئەڕژێت زۆر باشە دکتۆرە زۆر دایکان هەن منداڵەکانیان کە ئەزانن خەویان کەم بۆتەوە دەرمان بەکارهێنن بۆ خەوتنی منداڵەکانەمە تا چەند کاریگەریە لەسەر منداڵەکە بەکارهێنانی دەرمان چەند جۆرێک دەرمان هەیە هەنێک دیان دەرمانن کە ئەمە بەش شێوەیە بەکار نایێنرێت بۆ منداڵ ئیلا مەگەر مناڵێ حیانی لەلایەن دوو پزیشکی دەرونی و پزیشکی مناڵیانە تاوا بڕیاری لە سدرابێکە مناڵە پێویستی بۆ دەرمانە هەیە کێشەیەکی دەرونی هەبێ و مناڵە ناخەوێ یان هەنێکیان هێربەڵەواتە ڕوەکی ئەو هێنانە بەکار ئەهێنرێت بەڵام ئەمە کێشەکە بۆ حەل ناکات ئەگەر بتەوێت بزانی بۆچی مناڵەکەت کەم خەوە یەک لە سەرەکیەکان کە مناڵ کەم خەوە ئەوەی خۆراکی باش نییە یەکێک لەو کەوانەی کێشانەی کە من کاتێک گەشەی من خۆراکی باش نییم بە مناڵەکەم بۆیە ئەڵین کوالیتی خۆراکەکە گرنگە کە خۆراکی باشت هەیە بە مناڵەکەت با خۆراکەی زۆریشتی وەرگرتی بێ بەڵام ئەم مناڵە کانزای تەواوی وەرنەگرتووە ڤیتامیناتی تەواوی وەرنەگرتووە یەکێک لەو کێشانەی کە تووشیان ئەبێت کەمی مادەی کەمی مادەی ئاسنە لە خوێنە کە ئامادەی ئاسندا ئەبەزەیە لە خوێنە زەرێکی زۆر بۆ مناڵە ئەگەێنێ لەلایەنی ئەوەیە کە یەکەم زەرە بە مێشکە گەێنێ مناڵە مناڵێکی تەمەڵ دەرەچێ مناڵێکە تەرکیزی نییە مناڵێکە ئەڵێم عەجوو لە زۆر خەوی کەمە بێتەوە مناڵە ناتوانێت بخەوێ بەدەستی خۆی نییە چونکە تەرکیزی تەواو کەم بۆتەوە ئەمە سەبەبی سەرەکیە کاتێککە مناڵەکەت کەم خەوە کاتێککە مناڵەکەت کەم ئەخوات کاتێککە مناڵەکەت ناتوانێت گوێ بگرێت کاتێککە مناڵەکەت هەستەکەی زۆر عەجوولە ئەمانە ئەبێت هۆکارێکی بێ لە پشتەمە هۆکارەکە چارەسەرکەم ئەو کە هۆکارەکەم چارەسەر کرد ئەو کاتە ئەوانە نیشانن نیشانەکان خۆیان دوایی کۆتاییان پێ و نامێنێت زۆر باشە دکتۆر با باسێک لەوە بکەین کە نەبوونی خەو هۆکارە بۆ نەخۆشی زۆربەی دایکان و باوکان کە منداڵەکانیان ناخەون تر ئەڵێن ئەو منداڵەمان نەخۆشە لەبەر ئەوەیە ناخەوێت یان زۆربەی کات بەشەوە ئەگری خەوی لێ ناکەوێت ئەمە تا چەند پێویستە دایکان و باوکان پشکنینی بۆ بکەن بۆ ئەو منداڵ لایەن پزیشکی پسپۆرە بۆ ئەوەی کە بزان ئەم منداڵە نەخۆشیێکی تایبەتی هەیە بەڵێ وەکوتمان خەوەکە بەپێی ئەوە دیاری ئەکرێت چەند ساعت خەوتووە ئەو مناڵە زۆر جار دایکەکە خۆی قەناعەتی بۆ خەوانیە لەوجە مناڵەکە باش خەوتی بێ 8 بۆ 9 ساعت خەوتی بێ بەڵام ئەوڵێک کەم خەوتووە وازانی یانی هەبوو کاتی پێشووترە خۆی لەگەڵ تەمەنە خەو کەمە بێتەوە دوای ئەوە احتیمالە وەکوتمان کێشەی مادەی ئاسنەکەی هەبێت ئەو مناڵە ناتوانێت بخەوێت خواردنی باشی وەرنەگرت و ئەبێم کێشانە حەلکەین ئەمانە زیاتر هۆکارن بۆی کە خەوەی و دوای ئەوەش خەوی خۆیان عائیلەکە کە من خۆم سەعات 2 بخەوم بەڵام بە مناڵ بەی شێوێ ناتوانانی زۆر لە مناڵکەی ئەگەر بتەوێت شتێکی باش لە مناڵەکە تا هەبێ مناڵ با بزانی بە چاو شت وەرئەگرێت یعنی من تەرکیزی لەسەر دایک و باوکە لاساییکەرەوەیەکی باشە دایک و باوک چی ئەکات ئەو مناڵە ئەو وەکو ئاوێنەیەکە ئەو ئەشکێنێتەوە کە تا ئەتەوێ مناڵەکەت خەوی باش بێت ئەبێ خەوی خۆ چاکەیتەوە بەرنامەی ماڵەکەی خۆت چاکەیتەوە بۆی بتوانانی خەوی مناڵەکەت چاکەیتەوە ئەتێ خواردنی باش بێ ئەبێ خواردنی خۆت چاکەیتەوە بۆی بتوانانی خواردنی مناڵەکەشت چاکەیتەوە ئەمانە لە خۆیانەوە دەست باشە دکتۆرە لە چ تەمەنێکە ئەتوانێت منداڵ ئیتر ئەو خۆراکانە بخوات کە ڕۆژانە ئێمە ئەیخۆین بەپێی ئەوەی کە هەیە لە دوای تەمەنی 2 ساڵەوە ئیتر مناڵ ئەتوانێت خواردنی سەرسفرە ئاسایی بیخوات چونکە ئێمە خواردنانی تەمان بەکارێنی هیچ شەوەی کە تەندروست نییە خۆمان بەڵام بەکارهێنانی ئەو بەهارات و ئەو جۆرە چەوری و شتانەکە لە خواردنا هەیە باشتر لە تەمەنی 2 ساڵەوە نەدرێ بە مناڵ خواردنی خۆی بەجیابۆی حازر کرێ شۆڕاکانی بەجیابۆ حازر کرێ گرنگی بدرێت لە جۆری ئەو خواردنانە بەتایبەت گرنگی بدرێت لەو مادانی کە ئاسنی زۆری تایە سەوزەکان ئەو مادانە بەکاربێنێ میوە گرنگی بترێت بە جۆری خواردنەکە لە دوای 2 ساڵ و ئاسایەتوان لە سەسفرەی خۆمان نان بخوات خواردنیشی تقریبان هەوەکو گەورە 3 ژەم ئەخوا بەڵام لێرە ئەوەیە مهمە دایک بزانێت ئەم مناڵە خواردنی زیاتری ئەوێت چکە تقریبان 2 سناکی ئەوێ لەو نێوانە 2 سوکە ژەم بدرێ بە مناڵەکە جگە لەو 3 ژەمە سەرەکی خۆ باشە دکتۆرە سلیلاک زۆربەی دایکان و باوکان سلیلاک بەکارەهێنن ئەمە بزانم کە تا چەند کاریگەری هەیە لەسەر گەشەی منداڵەکە ئایا زیانی هەیە خود سوودی هەیە
بەڵێ خۆی سیرلا کە دروست کراوە بڵێن ئامادە کراوە بە شێوازێک کە مادەی ئاسن و مادەکانی تری تیا بێت بەڵام ئەگەر کێشە کاتێ دروستە بێ ئەگەر هاتوو من تەنها خواردنەکەی مناڵەکەم سیریلاک بێت باشترە بەکارێنانی سیریلاک هیچ نەبێت دوا بخرێت تا تەمەنی 8 مانگ ئەگەر حەزەکەی بەکاری بێنی بەکارشینێنی باش یانی هیچ مشکلت نییە بەڵام بەکارهێنانی دوا بخرێت تا 8 مانگ بووی مناڵەکە بە تەواتی فێری تامی خواردنەکانی تر بێت ئەگەر من بە سیریلاک دەست پێکەم توان سیریلاک تامی خۆش و شیرینە ئەگەر ئەوە بخوا دوایی نایە خواردن بخوات نایە شۆربا بخوا لەبەر ئەوە ئەمە یەکەم شت ئەبێت دوای بخەی دووهەم شت لە یەک وەجبە زیاتر نەدرێ بە مناڵەکەت نابێ احتیمالی تەواو لەسەر سیریلاک بێت و سێ وەجبە من سیریلاک بم بە مناڵەکەم چونکە بڕێکی زۆر شیرینی تیا و شەکلی تیاکەی سوودێک بە مناڵەکە ناگەێنێ یەک وەجبە ئەتوانی ئەو کاتە بخیتە ژەمی مناڵەکەیە. زۆر باشە. دکتۆرە بەپێی بەرنامەکان ئەڵەن منداڵان لە چەند مانگیا پێ ئەگرن ئیتر بە تەواوەتی؟ بەپێی مناڵ ئەگۆڕێت هەنێ مناڵ هەیە جاروایڵێ لە 9 مانگەوە پێی گرتووە بەڵام خۆی عادەتەن لە دوای ساڵەوە پێگرتن دەست پێ ئەکات هەنێک جا تا 15 مانگیش هەردوو ئاکەوێت هەر ئاساییە. واتای ئەبێت ئەگەر دوا کەوت ئاساییە تا 15 مانگ لە دوای ئەوە ئەیچی دکتۆرە؟ لە دوای ئەوە ئەبێت ئەسسمنت بکرێت بزانین بۆچی ئەو مناڵە پێ ناگرێت ئایا کێشەی حەوزی هەیە ئایا هەنێک جار دوور بێت ینی مناڵش کێشەی شەلەل دەماغی هەبوو بین هەزانراوە لە کاتی حملە لە کاتی لەدایکبوون عزیێت بە مێشکی گەیشتووە لەمە هۆکارێکە بێت کە ئەو مناڵەت ئێستا درەنگتر ڕێەکات هەنێ مناڵ هەیە خۆیان نەخۆشن بۆ نمونە ئەو مناڵانی کێشەی وەکو داونیان هەیە ئەمانە طبعاً گەشەیان ڕێکردنیان لەگەڵ مناڵی ئاساییە دواکە بەڵام مناڵی ئاسایی خۆی کە دەسەکا بە جوڵە هەنێک مناڵ گاڵوکیەکە بەڵام هەنێکیان یەکسەر دەسەکا بە ڕێکردن گرنگە ئەیتر کە مناڵەکە هەڵەسێ بەشتا بڵێن بە قەنەفە و شتا هەڵەسێ و ئەڕوا ئەمە مانای ڕێکردنە ئەتر هێواش شێواش دوایەوە دەسەکا بە ڕێکردنی ئاعتیادی دوای ئەوە دەسەکا بۆی کە تۆ ڕدەسی بگرێ ڕێ بکات تقریباً هەتا لە دوای ساڵەوە ئەمانە دەسوێکە. زۆر باشە. دکتۆرە ئەو منداڵانەی کە هەر لەسەر تای لەدایکبوونیانەوە نەخۆشیێکی تایبەتیان لەگەڵایە ئەم نەخۆشیە تا چۆن ئەبێتە هۆکاری کەمکردنەوە یاخود ڕاگررتنی گەشە لەو منداڵەیە؟ طبعا نەخۆشی زۆرە بە پێنجۆی نەخۆشیەکانە هەنێک نەخۆشی ئیتر وەکو ئەوانەی کە کڕۆمۆسۆماتە نەخۆشی زگماکیە ئەمانە طبعا هەر لە کاتی لەدایکبوونە گەشەی ئەو مناڵە ناوسکی دایکەکەەوە کەمترە لە مناڵێکی ئاسایی هەنێکیان لە دوای لەدایکبوونەوەیەکی لەوانە کێشەی دڵە ئەگەر هاتوو مناڵە نەخۆشی دڵی هەبێ طبعا ئەمە تەسیل لەسەر گەشەی مناڵەکە کاو گەشەی دواکەوێت و طبعا لێرەیە گرنگێکی تایبەتی ئەوێت بە هەنێک جۆری چکە ئەو مناڵانە ئەبێت کالۆری زیاتر وەرگرن بۆی گەشەی زیاتر و باشتریان هەبێت هەنێک جار ئەگەر هاتوو مناڵەکە دوای لەدایکبوون هیچ عیبی نییە بەڵام دوای لەدایکبوون زوو بەر نەخۆشی ئەکەوێت بە کوستێک چوون و ڕشانەوەی بەردەوام و ئەتیاباتی قەسەبات و ئەمانش طبعا تاسیری خۆی لەسەر گەشەی مناڵەکە بچکە ماوەیەکی زۆر مناڵەکە نەخۆشە لەو ماوە زۆرە ناخواردن ناخوا هەنێک جار ئەو زۆر بەردەوام بوونی ئەو نەخۆشیانە احتیمالی کێشەی بڵێن معنی هەبێت مەناعی مناڵەکە من نەخۆشی مەناعی هەبێت هۆکارێکە بۆ ئەوی بەردەوام نەخۆشی و گەشەی ئەوەسیە لێرە ئەبێ سێرچ بکرێت بە دوای هۆکارەکە چارەسەر بکرێت اینجا توانی گەشەی مناڵەکەش پێش بخرێت. زۆر باشە. دکتۆرە زۆربەی منداڵان لە وەرزەکانی وەکو بەهار و پاییز کە پەتاوەرزیەکان زۆر هەیە تووشی پەتای وەرزی ئەبن ئەمە بزانم کە دایکان و باوکان پێویستە چی بکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئەم پەتایە چارەسەرکەن لە ڕووی خۆراک لە ڕووی خەوتن لە ڕووی تەعاملکردن لەگەڵ منداڵەکەیە؟ خۆی پەتای وەرزی لە مناڵە بەردەوام زۆرە و ئاساییش ئەمە مناڵ لە ساڵێکە 12 بۆ 13 جاریش تووشی پەتا بێ ئێمە هەر بە نۆرمەڵ حسابیەکەین چونکە لەو تەمەنەیە مەناعی تۆزێک کەمترە و بەرکەوتنی زۆرتر ئەبێ لەگەڵ ڤایرۆسەکانە بەتایبەت ئەگەر مناڵە لە حەزانە بێ یان لە دایانگەیەک بێت لە شوێنێکی قەڵەباڵغا بێ بەرکەوتنی زیاتر بێت لەبەرەوە مانگی جارێک ئەگە تووشی پەتاش بێت هەر بە نۆرمەڵ حسابە ئەمما ئەگەر لە مانگێک زیاتر بێت یەکەم شت ئەبێ سەبەبەکەی بزانین بۆچی ئەم مناڵە ئاو هەیە ئایا احتیمالە نەکەشجار مشکلی دڵیانەیە چونکە هەنێک جار نەخۆشی دڵ بە شینبوونەوە دەرناکەوێت احتیمالە کێشەیەکی هەبێ یان احتیمالە کێشەی مەناعی هەبێت یان هەنێک جار هۆکارێکی ئەوەی ئەو شوێنی کە تایەژی ئەو ژنگەیە تەندروست نییە بۆ نمونە لەو ژوورە جگەرە کێشن زۆر ماچی ئەەکەن قەڵەباڵغێکی زۆر هەیە گرنگیان نەیەوە بە تەمەنی مناڵەکە و توانای مناڵەکە بەلەبەرەوە بە لە بەردەوامی لە نەخۆشیە ئەگەر ئەمانە چاک بکرێتەوە ئەو کاتە لەو کێشەیەش دوورە بیتەوە. دکتۆر بۆ ڤایرۆسی کۆڕۆناوە کە زانین کە ئێستا ڤایرۆسە لە حاڵەتێکی مەترسیداردایە ئەمە بزانم کە لە کاتێکە ئەگەر منداڵان توش بوون نەگەزانین کە منداڵان گوێ لە قسەی گەورە ناگرن نازانن ئەمە بزانم دایکان و باوکان چۆن مامەڵیان لەگەڵا بکەن بۆ ئەوەی کە بتوانن بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بکەن.
ئێستا پتایە بڵاو بۆ لە ناومانە زیاتریش بڵێ مناڵ کە ئەیگرێت زۆربیان هەڵگرن نیشانیان لە سەردان ناکەوێت یان وەکو پەتایکی ئاسایی وەری ئەگرێت گرنگە لێرە دایک و باو دوورکەون لە بەکارهێنانی دەرمان هەر جۆرە دەرمانێک و لە هەر سەیدەڵەیەک بەکاری بێنم چونکە ئەمە تەسی لەسەر مەناعی مناڵەکە ئەبێ ئەگەر هات و حدێک بگاتە ئەوەی کە مناڵەکە ڕشانەوەی هەبێ سکچوونی هەبێ یان تەواو بێتاقەتی کردی بێتایەکی زۆری هەبێ ئەمە تەبعانە بێ لەلایەن پزیشکەوە ببینجێت و بەپێی حاڵەتی مناڵەکە ئەو کاتە عیلاجی بۆ دابنرێت. دەستەکانە خۆش بێت دکتۆرە، سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکانت، بەڵێ سپاس بۆ دکتۆرە پەری ئیحسان زەنگەنە پسپۆری منداڵان و تازە لەدایکبووان و گەشە کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڵێ ئەزانم وچانێکی کورت و دواتر بەردەوامە بین. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوەری دووەماندا باس لە توندوتیژیەکان دەربارەی خێزان ئەەکەین بزانین کە کێن ئەو کەسانی لەناو خێزاندا زیاتر توندوتیژیان بەرامبەر دەکرێت هۆکارەکانی چین وە چۆن بتوانین چارەسەری بکەین و ڕێکخراوەکانی دژ بە توندوتیژی تا چەند هۆکار بوون بۆ کەمکردنەوەی ئەم توندوتیژیانە هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە هەولێرەوە ڕۆژگار محسین چالاكوانی كۆمەڵی مەدەنی باشوێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک ڕۆژگار سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سەرتا ئەمەوێت باس لەوە بکەین کە ئایا ئەم گەشەی باس لەوە ئەکەین کە ئایا توندوتیژیەکانی خێزانی تا چەند کاریگەری هەیە لەسەر تاک و بەچی ئەوترێت توندوتیژی خێزانی؟ بەیانیت باش کۆژین خان من کاک نیم ببوورە. بەیانی باش بۆ ئێوەی بەڕێز و بینەرانی ئازیز بوراوی ئاسایی زۆر وان بەسەر دێن. ڕۆژگار خان ئەگەر گوێت لێم بوو بێت باسمان لەوە کرد کە مەبەستمان لە توندوتیژیە خێزانیەکان چییە؟ بەڵێ توندوتیژی واتە هەر کردەوەیەک یاخود هەر هەڵسوکەوتێکی تند لە ناو بازنەی خێزان بەرامبەر بە تاکێک دەکرێت دەبێتە هۆی ئازاردانی جستەی یاخود دەرونی ئەوە پێی دەگوترێت توندوتیژی کە لە ناو بازنەی خێزان ڕوودەدات. ئینجا توندوتیژی چەند شتێک دەگرێتەوە بۆ نمونە لێدان زەرەردان بە جەستەی کوشتن بە زۆر بەشودان زیندانی کردن زەوتکردنی مافەکان
نەهێشتنی نەخوێندن واتە کە لە خوێندن دەردەکەن ئایا چ لە ئافرەت چ منداڵ بۆ نمونە کارپێکردن لە شفرۆشی بە زۆر ئەوانە هەمووی دەچێتە قالبی توندوتیژی بەرامبەر بە تاک یاخود بە ئافرەت بە شێوەیەکی زۆر باشە. ڕۆژگار خانەمەی باس لەوە بکەین کە ئەم توندوتیژیانە زیاتر لەناو خێزاندا دەرحەق بە کام تاکی خێزانەکە ئەکرێت؟ بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی توندوتیژەکان بە زیاتری بەرامبەر بە ئافرەت دەکرێت. ناتوانانی بڵێن بەرامبەر بە پیاو نییە خود بەرامبەر بە منداڵ نیە بەرامبەر بە منداڵیش زۆرە بەرامبەر ڕێژەکەی بەرزی بەرامبەر بە ئافرەت زیاترە. بەڵێ. ڕۆژگار خانەمێ بزانم کە هۆکاری دروستبوونی ئەم توندوتیژیانە بۆچی ئەگەڕێتەوە لە خێزانێک تا خێزانێکی تر تا چەند جیاوازی هەیە؟ بەڕاستی هۆکارەکانی زۆرن. گرنگترین هۆکار پەروەردەیەکی ناتەندروست، پەروەردەیەکی سەقەت، دابوونەریت، ترسان لە قسەی خەڵک و هەروەها ناهوشیاری کۆمەڵگا. ئەو دابوونەریتەی کە ئێمە تێداین بۆ نمونە هەندێک لە خێزان ناهوشیارن وا دەزانن کێشەکان بە توندوتیژی چارەسەر دەبێت و هەروەها لەو ئێستا لەو کاتەی ئێمە تێداین لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیا لە کوردستان و کرانەوەمان بەرەو دەرەوە بە شێوەیەکی کتۆپڕ بوو ئەوە وای کرد هەندێکمان بەداخەوە ئەو ئەپلیکیشنانەیە خۆت بەکارهێنانی ئەلکترۆنیات بە شێوەیەکی سەقەت ئەوە بەڕاستی کێشەی لێ دروست بووە و توندوتیژی زیادی کردووە. بەڵێ. ڕۆژگار خان باس لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان بکەین. لە ئێستاداوە گەزانین هەمووان بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتیەکانی ئەمێ باس لەوە بکەین کە تا چەند بۆتە هۆکاری زیادبوونی توندوتیژی یاخود تا چەند بۆتە هۆکاری کەمکردنەوەی توندوتیژی ئەگەر هاتوو خانمێک توندوتیژی بەرامبەر کرا بێگومان لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەیبینین بۆ ئەوەی کە ئەوانی تریش وانەیەکی لێوەربگرن بڵێن توندوتیژی بەرامبەر بە تاکەکانی کۆمەڵگە نەکەن. بەداخەوەکو باسم کردنا هوشیاری کۆمەڵگا و پەروەردەی سەقات وای کرد هەندێک لە گەنجەکانمان حتا منداڵەکانیش بە شێوەیەکی ناڕێک و پێک بە شێوەیەکی ناتەندروست ئەپلیکیشنەکان و ئەلکترۆنیات بەگشتی بە شێوەیەکی ناتەندروست بەکاربێنن بۆ نمونە بایەخ نەدان بە منداڵ. من ئەگەر منداڵێکم هەیە لە ماڵەوە بۆ ئەوی منداڵەکە سەرقال بێ من ئایپادێکە خود مۆبایلێکی دەدەمە دەستی دەڵێم تەنها ئەو سەرقال بێت من کاتی ئەوم نییە ئایا کێشەی چییە ئایا چ دەکات ئایا ئەوەندە کاتژمێرەی منداڵ سەیری ئایپاد و مۆبایل دەکات من چاودێریم نەکردیە بزانم ئەو منداڵە سەیری چی دەکات لەو ئایپادێ ئەو وای لێ دەکات ئەو منداڵە تا تەمەنێک بە ناتەندروست ئەپلیکیشنەکان یاخود هەر شتێکی ئەلکترۆنی بەکاربێنێت. بەداخەوە ئێستا ڕێژەی بازرگانیکردن زۆر بووە بە هەم بە ئافرەت و هەم بە منداڵ. بۆ نمونە ئافرەت من کچی هەرزەکار باز دەکەم بەگشتی ئافرەت پێویستی بە سۆزە پێویستی بە عاتفەیە پێویستی بە قسەی خۆشە پێویستی بە بایەخدانە. لێرە لە ماڵەوە هەندێک خێزان بەداخەوە بایەخ بە کچەکانیان نادەن نازانن کێشەی ئەو کچە چی پێویستە. لێرە ئەم کچە ژیانێکی ئفترازی واتە خەیالی بە خۆی دروست دەکات سەیری مۆبایلە لە مۆبایل لە مەسنجەر یاخود لە هەر ئەپلیکیشنێکی کە هاوڕێیەتی دروست دەکات. لێرە بەداخەوە تووشی هەڵخەڵەتاندن دێت کە بە قسەی خۆش و بە بەڵێنی ناڕاست هەڵدەخەڵەتێنرێت وا دەکات لێرە کێشەکان زیاتر گەورە بێت. بۆ نمونە داوای وێنەی لێ دەکەن من پێش 2 هەفتە نامەیەکم بۆ هات و هەمان کات زۆر کەس باسییان کرد کە کچێک تەمەنی 17 ساڵە نامەیەکی بۆم ناروتی کوڕێک داوای وێنەی لێم کردیە من چەند مانگە خۆشم دەوێ پەیوەندیمان هەیە منیش چیمە وێنەی خۆم بە شێوێکی هین ئەنیواتە بەبێ جلو ئۆشتانە بۆم نردیە ئێستا هەڕەشەم لێ دەکا ئەگەر لەگەڵی نەبم هەڕەشەی کوشتنم لێ دەکا. ئەوە یەکەم جار نییە بەداخەوە ڕۆژانە جێبیستی ئەو کارە ساتانە دەبین ڕۆژانە جێبیستی ئەو کارە قیزەونانە دەبێت. ئەوە ژوە بەڕای من دەگەڕێتەوە بۆ ناهوشیاری کۆمەڵگا بۆ پەروەردەیەکی ناتەندروست بۆ ژینگەیەکی ناتەندروست چاودێری نەکردنی دایک و باوک بۆ منداڵەکانیان. بەڵێ.
ڕۆژگار خانمێ باسێک لەوە بکەین کە ئەم توندوتیژیانە زیاتر پیاوان ئەیکەن یاخود ژنانیش هۆکارن بۆ توندوتیژی بەرامبەر بە ژنێکی تر وەکە ئەم توندوتیژیانێک لە ئێستادا ئەم توندوتیژیانە زۆر بووە. من بەڕاستی من خۆم ئافرەتم بەڵام واقعی بین تەنها پیاو نایکەن ئافرەتیش دەیکەن بۆ نمونە من دایکم دیتیە زۆر توندوتیژی بەرامبەر بە کچەکەی کردیە یاخود جیاوازی لە نێوان کچ و کوڕەکانی کردیە توندوتیژی بەرامبەر بە منداڵەکەی کردیە توندوتیژی بەرامبەر بە کوڕەکەی بە مێردەکەی ئافرەتیش هۆکارە بۆ توندوتیژی بۆ نمونە پەروەردەیەکی ناتەندروستی منداڵەکەی دەکات چاودێری منداڵەکەی ناکات نابتە ڕەفیق لەگەر منداڵەکەی بەڵام کە منداڵەکەی دەگاتە تەمەنێک تووشی هەڵەیەک دێت ئەو دایکە توندوتیژی بەرامبەر دەکات بۆ نمونە بە باوکی دەڵێت باوکی وا دەکە ئازاری جستەیی کچەکەی بدات خۆت کوڕەکەی بدات بەڵام داکەکە پرسیار لە خۆی ناکە ئایا پەروەردەی من هەڵە نەبوو ئایا من بۆ چاودێری ئەو منداڵانم نەکرد بۆ لەگەڵیان نەبووم بۆ نەمزانی کێشەیان چییە لێرە ئەوە توندوتیژی ئافرەتە یاخود بۆ نمونە ئافرەتێکی کە شوو بە پیاوێکی خاوەن ماڵ و خێزان دەکات لێرە ئەوەش توندوتیژە بەرامبەر ئافرەتی ئەگەر ئافرەتەکە هیچ کێشەی نەبیت پیاوەکە کە ژنی بەسەر دێنێ ئێمە تەنها لۆمەی پیاوەکە دەکەین دەڵ ئێستا یعنی من ئەو قسە دەکەم ڕەنگە ناڕەزاییشی لێ دەرکەوێت بەڵام ئەو واقعە من کە دەزانم ئەو پیاوە خێزاندارە بۆ ماڵی لێ تێک دەدەم بۆ شووی پێ دەکەم ئەمە نابێت تەنها لۆمەی پیاوەکە بکەین لێرە دەبێت لۆمەی هەردوو لا بکەین لەبەر ئەو هۆکارانە من دەڵێم ئافرەتیش هۆکارێکە بۆ توندوتیژی لە خێزان زۆر باشە. ڕۆژگار خانمێ بزانم کە تا چەند پەروەردە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم توندوتیژیانە بۆ نمونە هەر لە منداڵی و منداڵەکەەوە پەروەردە بکرێت لەسەر ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە کەسانی دەوروبەری نەکات وا فێر بکرێت کە توندوتیژی کارێکە کە نەشیا و نابێت بیکات ئەمە تا چەند پەروەردە کاریگەری هەیە لەسەر دروستبوون و زیادبوونی توندوتیژی. من هەر گوتمەوە هەر دەیڵێمەوە گرنگترین شت لە ژیانی مرۆڤ لە بنەڕەتدا پەروەردەیە لە سەرەتاوە منداڵ چۆن پەروەردە دەبێت بە تایبەتی لە تەمەنی 4 ساڵی تاکو و دەگاتە تەمەنی 12 ساڵی و هەمان شێوە لە 12 تاکو 16 و 18 پەروەردە زۆر گرنگترە لە خوێندن من هەر دەموا دەڵێمەوە من دەڵێم وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندن دەبێت یەکەم شت بایەخ بە پەروەردە بدرێت لە ماڵەوە هەمان شت بەداخەوە ئێمە ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لەگەر ویستنی ژیان کە بەڕاستی ژیان پێویستی زۆر بووە دایک و باوکەکان هەردووک لە دەرەوە کار دەکەن لێرە منداڵەکانیان بۆ نمونە من منداڵەکانمێ دەڵێم منداڵم دەبەمە قوتابخانەیەکی ئەهلی با بۆ خۆی تا چوارنێتەوە فێرە خوێندن دەبێت بەڵام ئایا لێرە ئەم بیر دەکەمە ئەو منداڵە پەروەردەیەکی باش پەروەردە دەبێت ئەو منداڵە پێویستی بە هوشیارکردنەوەیە پێویستی بەوەی ژینگەیەکی تەندروست لە ماڵەوەش هەبیت دایک دەبێت ڕۆژانە باوک و دایک کاتی بۆ تەرخان بکەن ئەگەر من منداڵەکەم بردە باشترین خوێندنگا یاخود باشترین قوتابخانە بەڵام کە خۆم لەگەڵی نەبووم کە پەروەردەم نەکرد کە بایەخ بە پەروەردەی نەدرا بەڕاستی ئەوە هیچ شتێک ناگۆڕێ لە هەڵسوکەوتی ئیوا هەیە با پێت بڵێم پەروەردەکردن هوشیاری بە بڕوانامە نییە ئیوا هەیە بڕوانامەی زۆر بەرزی هەیە خوێندنی باڵی تاوا کرێ بەڵام ئەوەندە ڕۆشنبیر نییە ناتوانانی بەڕاستی ناتوانانی تەعامل لەگەڵ ئافرەت یاخود لەگەڵ کەسی دەوروبەری بکات قسەکانی هەمووی توندوتیژی و ئەو شتانەیە لەبەر ئەوەی من هەردەم گوتومە پەروەردە گرنگترین شتە لە قۆناغی منداڵیەوە تاکو گەورە دەبێت پەروەردە و هوشیاریکردنەوە و ژینگەیەکی تەندروست و بایەخدان گرنگترین شتە بۆ کەس کە ڕۆشنبیر بێ و هوشیار بێت بە تایبەتی لەو بارودۆخەی ئێستا ئێمە تێداین. زۆر باشە. ڕۆژگار خان با باسێک لە هەنێک کێشە بکەین بە تایبەت کێشە ڕەوشتیەکان کە لە ئێستادا زۆرتری توندوتیژی لەسەر بەداخەوە هەنێک کا دەگاتە ئاستی کوشتنیش ئەمە بزانین چی بکەین بۆ ئەوەی کە لەسەر ئەم کێشانە با قسە چارەسەر بکرێ و نەگاتە ئاستی توندوتیژی و کوشتن. کوژین خان ئێمە لە کوردستان بەداخەوە تا ئێستا لەسەر ئەو بینین کە لێدان و کوشتن چارەسەرە بۆ کێشەکان من هەردەم گوتومە و هەردەم دەڵێم
ئەو خوای گەورە کە ڕوحێک کە گیانێکی بە کەسێکدایە لە بۆ هیچ کەسێک نییە کۆتایی بە ژیانی کەسێک کە بینین. طبعاً هیچ پاساوێک نییە، هیچ بیانوێک نییە کە بڵێن من ئەو کەسەم کوش بەو بیانوە. هەمووی کاری قیزەونە، کاری ناساییە، کاری نامرۆڤایەتیە. هیچ پاساوێک نییە بۆ کوشتن، هیچ کێشەیەکیش بە کوشتن چارەسەر ناکرێت. ئەگەر کێشەی خێزانی بی یاخود لە دەرەوەی خێزان بێ. من هەردەم گوتومە ئەگەر تۆ کێشەیەکت لەگەڵ من هەیە، کەسێک کێشەیەکی هەیە، ئایا لە ناو خێزان یاخود دەرەوە دادگا هەیە. ئێمە شکر بۆ خوای گەورە خۆشبەختانە دادگامان هەیە، یاسامان هەیە، هەموو شتێک لە کوردستان هەیە. من دەتوانم داوای یاسایی تۆمار بکەم، من دەتوانم ئەگەر کچی خۆم بێ، ئەگەر کوڕی خۆم بێ، من پەنا نەبم بۆ کوشتن، پەنا نەبم بۆ لێدان. من ئەگەر کێشەکە گەورە بێ دەتوانم بە یاسا چارەسەری بکەم، یاخود بە گفتوگۆ چارەسەری بکەم. من هەر دەڵێم کێشەی ئێمە ناهوشیاری و لێک تێنەگەیشتنە. بۆ نمونە لە ماڵەوە کە کوڕەکەم ڕەفتارێکی خراپ دەکا، من جارێک لێ دەدەم، دوو جار لێ دەم، ئەو منداڵە وای لێ دێ لە لێدان لێ ڕاهات و ناترسێ لە لێدانەکە. دەڵێ من هەر لێدانەکەی دەخۆم و بابیکەم. بەڵام کە لەگەڵ منداڵەکە دانیشتم بزانم گیرروگرفتی چییە، کێشەی چییە، ئەکید ڕێگا چارەیەک دەبی بۆ ئەوەی چارەسەری بکەم. بایەخنەدان و ژینگەیەکی ناتەندروست وای لە ئێمە کردووە. شتێکی کەش هەیە کۆژی خان جیاوازی لە بینی کچ و کوڕ. بەداخەوە تا ئێستا لە کوردستان ئەو جیاوازیە هەیە. بۆ نمونە با شتێکت پێ بڵێم، ئافرەت هەیە یاخود پیاو هەیە، ئەگەر کوڕەکەی پەیوەندیەکی خۆشەویستی لەگەڵ کچێک یاخود دوو کەس یاخود سێ کچ هەبێت، طبعاً ئافرەتەکە زۆر خۆشحاڵ دەبێت. دەڵێ بە من کوڕەکەم پەیوەندی لەگەڵ چەند کچەیە، چەند کچ کوڕەکەمی خۆش دەوێت. یعنی وایە تۆن دەڵێ تەباهی دەکا بەوەی. بەڵام لە هەمان کات ئەگەر کچەکەی ڕەفیقێکی کوڕی هەبێ، یەکسەر پەنا دەبا بۆ لێدان و بۆ کوشتن. ئەوەش وای کردێ کە کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی ناهوشیاری لێ دروست بێت، کۆمەڵگایەکی ناتەندروستی لێ دروست بێت. ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیاش لە ئەو جیلە چۆن دروست بووە، دەڵێ من کوڕم هەموو شتێک دەکەم، بەڵام لە بۆ خوشکەکەم نییە شتی بکەم. باشە ئەی بەرامبەر خۆت کە ئەو کچەی لەگەڵی پەیوەندی دروست دەکەی یاخود دەتەوێت هەڕەشەی لێ بکەی، ئەویش برای هەیە، ئەویش باوکی، ئەویش دایکی، ئەویش خێزانی هەیە. من ئەو پەروەردە نەکردنەی کە لە هەندێک لە خێزان هەیە لەگەڵ ڕێزم، ئەو ناوشیاری هەندێک لە خێزان هەیە، ئەو شتانەی لێ دەکەوێتەوە. ئێمە گرنگترین شت کە بیکەین هوشیارکردنەوەیە بە هەموو شێوەیەک، ئایا لە سۆشیال میدیا، ئایا لە میدیای بینەر و بیسرا و لە کەناڵە ڕاگەیاندنەکان. تەنها بەڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ناکرێ. من هەر گوتومە دەبێ هەماهەنگ بین لە بینی ڕێکخراوەکان، کەناڵەکانی ڕاگەیاندن، لە بینی فەرمانگە حکومیەکان، هەموو بەیەکەوە هەماهەنگ بن بۆ ئەوەی ئێمە بتوانین جیلێکی تەندروست، جیلێکی وشیار و هەروەها ڕێگری لەو شتانە بکەین. من پارساڵ پێشنیارێکمان دا پەرلەمان بۆ ئەوەی چەند خاڵێکی تێدا بوو بۆ ئەوەی سزای لە سێدارەدان بێتەوە بۆ ئەو کەسانی کە کەسێکی کە دەکوژن، ئایا ئافرەت ئایا پیاو. لەبەر ئەوەی ئێستا بەداخەوە لە کوردستان کە کەسێک دەکوژرێت بە چەند مانگێک زۆر جار کێسەکە دادەخرێت یاخود هەر یاسا نازانێ، یان دەڵێ من دەگیرێ ماوەیەک و بەردەبم بابی کوژم. بەڵام ئەگەر سزایەکی قورس هەبێت، ئەو کەسانەی کە بیریش دەکەنەوە کەسێک بکوژن ناتوانم بیکەن. من خودی خۆم کە چوم ئەو پێشنیارەمدا پەرلەمان پرێس کۆنفرانسێکمان ئەنجامدا، خۆم هەڕەشەی کوشتنم بۆ هات. بەڕاستی گوتیان تۆ چۆن داوای ئەو شتە دەکەی؟ ئێ باشە ئەگەر تۆ تەمای ئەوەت نەبێت کەسێک بکوژی یاخود توندوتیژی بەرامبەر کەسێک نەکەی، بۆ هەڕەشە لە کەسێک دەکەی؟ ئەو یاسایە با دەربێت، شتێکی باشە، شتێکی خراپ نییە. یاخود ئەگەر لە سێدارانیش نەبێ یاسایەکی قورس هەبێت، من لە ناو زیندا خزمەتیان نەکەم. یعنی بەڕاستی ئەوانە شتێکی لە کوردستان یاسامە. بەڵێ خات و ڕۆژگار زۆربەی کار لە چارەسەرکردنی توندوتیژی و کەمکردنەوەیە کەمپینی جۆراوجۆری دژ بە توندوتیژی ڕادەگەێنرێ. ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر کەمبوونەوەی توندوتیژی و لە هەمان کاتیدا پشتگیری هاوڵاتیان بۆ کەمکردنەوەی توندوتیژی بە تایبەت لە تۆڕە کۆمەڵاتیەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی؟
بەڕاستی ئەم شتێکی سێر دەبینم لە سۆشیال میدیا بەگشتی لە 16 ڕۆژەکەی ساڵانە کە لە 25 نۆڤەمبەر ساڵانە ئەو 16 ڕۆژە ڕادەگەین و یاد دەکرێتەوە هەموو چینی توێژەکان لە پیا و لە ئافرەت و لە کوڕ و لە گەنج هەمووی دژن بە توندوتیژی دژ بە ژنان باشە لێرە ئێمە ئەگەر هەمووی دژ بە توندوتیژی بن ئەی کێ توندوتیژی بەرامبەر بە ئافرەتەکە دەکات یعنی بەڕاستی شتێکی سەر سوڕهێنەرە دەبینیت ئەو کەسەی من پێش چەند ڕۆژ پیاوێک بەخۆم دەیان ناسم بە خێزانەوە پیاوێک 3 پۆستی کرد بوو لەسەر توندوتیژی ئەو پیاوە چۆن دەبێت لە خێزانەکەی بدا لەگە ڕێزم سیرکە کە بە خۆشی لە ژیانی واقعی ڕۆژانە توندوتیژی بەرامبەر بە خێزانەکە و کچەکەی دەکات یعنی ئێمە لە زەمانێک دایم بەداخەوە هەمووی مەزاهرە خەڵکەکە زۆربەی بە خۆ دەرخستنە من لەگە ڕێزم بۆ هەندێک ڕێکخراوەکان کە بەڕاستی کاریان کردووە بەڵام هەندێکیان تەنها بۆ خۆ دەرخستنە تەنها بۆ سوودی کەسی خۆیانە تا ئێستا من ئەو 16 ڕۆژەی بە هیچ شتێک نازانم کە بەو 16 ڕۆژە چارەسەری توندوتیژی دەبێت وانە ڕاستە یادکردنەوە کە دەتوانم لەو 16 ڕۆژە شتێک بکەم بەڵام دەبێت تۆ ڕۆژانە ساڵانە ڕۆژانە تۆ ئەو بە درێژایی ساڵ تۆ کار بکەیت لەسەر ئەوەی توندوتیژی نەمێنێت چۆن کار بکەین ئەمە ڕۆژانە هەوڵ بدەن کۆمەلگا هوشیار بکەینەوە لە ڕۆژانە هەوڵ بدەن لە سکتەری پەروەردە بۆ نمونە سکتەری پەروەردە پێش بکرێت بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری کەناڵە ڕاگەیاندنەکان پرۆگرام بکەن ئەگەر پرۆگرامی ڕۆژانە نەبی پرۆگرامی هەفتانەبی لەسەر ئەو شێوانە لەسەر شێوازی توندوتیژی یاخود شێوازی شیارکردنەوەی کۆمەلگا من ناڵێم هیچ نەکراوە هیچ کراوە بەڵام تا ئێستا نەگەیشتە ئەو ئاستە بەرزەی کە کۆمەلگا هوشیار بێت کۆمەلگا بزانێت توندوتیژی چییە بزانێت چۆن ڕەفتار لەگەڵ یەکتر بکات نەک تەنها بەرامبەر بە ئافرەت من بەگشتی باز دەکەم بۆ نمونە لە جادە دەڕۆیت و لەسەر شەقام دەڕۆی ئۆتۆمبیلەکت پێیە ئەگەر بۆ نمونە بە سەبری بڕۆ یاخود ئەگەر ڕایگری یا ئۆتۆمبیلەکە تووشی کێشەیەک بێ هەمووی هۆڕنت بۆ لێ دەدەن هەمووی قسە دەکەن هەمووی تووڕەن هەمووی عەسەبین ئەوەش توندوتیژیە بەرامبەر بە یەکتری بزانیت چۆن ڕەفتار لەگەڵ یەکتری دەکەین تا ئێستا ئێمە نەگەیشتینە ئەو ئاستەی لە کۆمەلگات تا هوشیاریمان ئەوەندە بەرز بێت لەگەڵ یەکتر بە سەبر بین بتوانین لەگەڵ یەکتر کێشەکان یەکتر چارەسەر بکەین بتوانین هاوکاری یەکتر بکەین نەک توندوتیژی بکەین کەسێک بەرامبەرم کێشەیەکی هەیە گرفتێکی دەرونی هەیە خود هەڵەیەکی کردیە من یەکسەر لێی دەم و بیکوژم ئەوە کەی چارەسەرە ئەوە کێشەکە قوڵتر و گەورەتر دەبێت بەڵێ ڕۆژگار خانووک و دوامین پرسیارم باسێک لە ڕێکخراوەکان بکەین ڕێکخراوەکانی دژ بە توندوتیژی بەتایبەت ڕێکخراوەکانی مافی ژنان ئەمەوێت باس لەوە بکەین کە تا چەند هۆکارن بۆ کەمبوونەوەی توندوتیژی و باسیش لەوە دەکرێت کە ڕێکخراوەکانی ژنان لە ئێستادا هۆکارن بۆ زیادبوونی توندوتیژی هۆکاری ئەمە چییە کە خەڵکی وا دەڵێن و ئایا ئەم شتە ڕاستە؟ ڕێزم هەیە بۆ ڕێکخراوەکانی ژنان بە شێوەیەکی گشتی بۆ ئەوانەی بە تایبەتی کە زۆر کاریان کردووە تا ئێستا بەڕاستی ڕێکخراو هەیە کاری باشی کردووە کاری دیاری کردووە بەڵام هەندێک لە ڕێکخراوەکان لەگەڵ ڕێزم منیش دەڵێم ڕاستە هەندێک جار هۆکارم بۆ کوشتن بۆ نمونە من ئەگەر بمەوێت کەسێک نەجات بدەم لە توندوتیژیەک بۆ نمونە 3 مانگ 4 مانگ دەیخەمە شەڵتەرێک لە کوردستان زۆربەی خێزان من دەڵێم و بەرپرسیارم لە قسەکەم زۆربەی خێزان لە کوردستان کە کچەکەیان یاخودش خێزانەکەیان بچێتە شەڵتەر ماوەیەک بێتەوە زۆربەی کوژراین ئەوە شتێکی واقعیە بەداخەوە لە کوردستان بەڵێنیشیان پێپڕ دەکەنەوە بەڵام ئایا ئەو کاغەزە بەڵێنێک کیفایەتە بۆ ئەوەی من ژیانی کەسێک لە مردن ڕزگار بکەم کە بەڵێنێکی پێپڕ دەکەمەوە باشە کە ئافرەتەکە کوژرا ئەو بەڵێنێت چ دەکات چی کردیە هەندێک ڕێکخراو هەیە کە کچەکە یاخود ئافرەتەکە لەوێ دەردەین لە خۆی ناگریت تا هەتایە بۆ نمونە هاوکاری لاکە بەلایەنی کۆمەڵایەتی بەلایەنی کە دەیبات لە شلتەرێک دایدەنێت بۆ چەند مانگ پاش ئەو چەند مانگە ئەو ئافرەتە
ئایا مستەقبەلی چێ داهاتووی چییە لەو شلتەرە دەرچوو لەسەر جادەکان دەخەوێ یاخود کە خێزانەکەی هاتن دەیبنەوە ئایا من بیر لەوە دەکەمەوە بەیانی داهاتووی ئەو ئافرەتە چ دەبێت ئەکیدم لە کوردستان 170 کوشتنە شتێکی کە من کە هوشیاری بڵاو دەکەمەوە من دەڵێم ئافرەت مافی خۆیتی منش ئافرەتم ئافرەت ئازادە لە هەموو شتێک بەڵام ئێمە لە کوردستان بەداخەوە تا ئێستا بە تەواوی لەمانەی ئازادی نەگەیشتون من ئازادم بەڵێ ئازادم بۆچی ئازادم بۆ دەربڕینی بیرروڕام ئازادم بۆ خوێندن ئازادم بۆ کارکردن بەڵام من ناڵێم ئازادم بڕۆم بە شێوەیەکی جستی ببورن بۆ ئەو قسە بەڵام جلێکی زۆر کراوە خۆم ڕوتکەمەوە لەسەر جاددا ئەوەش زیان دەبەخشێ بە کۆمەلگا بە تایبەتی کۆمەلگای ئێمە کە دابوو نەریتمانەیە کۆمەلگایەکی ئاینین ئەگەر توندیش نەبین بەڵام ئێمە لەو کۆمەلگایە دەبێ بیر بکەینەوە چۆن ڕەفتار دەکەین لەگەڵ ڕێزم بەڵام هەندێک کەس بە ناوی مۆدێل و بە ناوی ڕۆشنبیری کە دێنە سەر شاشەکان ئەوەش وا دەکات گەنجەکانمان یاخود ئەو کچانەی کە لە تەمەنێکی هەرزەکارن وا بزانن ڕۆشنبیری و پێشکەوتن ئاوایە بڕوا بکەن ڕۆشنبیری بە خۆڕوتکردنەوە نییە ڕۆشنبیری ئەوە نییە من بچم جلێکی ڕوود لە بەرکەم و لەسەر جادە عەرزی جستەی خۆم بکەمەوە بازرگانیکردنە بەجەرسە ئەگەر ڕۆشنبیری ئەوە بێ لەگەڵ ڕێزم کەواتە ئاژەڵەکان ڕۆشنبیرترن لە ئێمە هیچ جریان لەبەر نییە بەڵام ڕۆشنبیری ئەوە نییە من بڕۆم عەرزی خۆم بکەم و پەیوەندیدا بنێم و من ئازادم ئێمە تا ئێستا بە تەواوی هەندێک بەداخەومانەی ئازادی نازانین چییە ئازادی ڕادەربڕینە ئەوکێ تۆ بڕۆ بخوێنە ڕادەربڕە کار بکە ئەوەیە ئەو شتانە هۆکارن کە ئەو جیلە من باسی لەگەڵ ڕێزم هەندێک کەناڵیش وا دەکەن زیاتر ئەو توندوتیژی زیاد بکرێ لە کوردستان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ بۆ نمونە هەندێک لە دراماکان هەندێک لە گۆرانی هەندێک لە وشەی نەشیا و هەندێک لە پرۆگرامی نەشیا و ڕۆژانە هەندێک کەس دێتە سەر شاشەکان بە ناو مۆدێل نەقسەیەک پێ نەزانیارێکی پێ بۆ کۆمەلگا باشە تۆ کە کەسێک دەینێ پێش شاشە بازانیارێکی پێبێت بە ئەو کۆمەلگایە خود ئەو منداڵە سوودی لێو ببینێت بە خێزان کە سەیری هەندێک کەناڵ دەکا بەڕاستی لە توندوتیژی زیاتر لە کێشەی کۆمەڵایەتی زیاتر لە بەدڕەوشتی زیاتر هیچی کە نابینێت لەگە ڕێزم نەک تەنها هەندێک ڕێکخراوی ئافرەتان بەڵکو هەندێک کەناڵ بەڵکو هەندێک کەس هۆکارن بۆ ئەوەی توندوتیژی دروست بێت لە کوردستان. سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕۆژگار محسین چالاكوانی کۆمەڵی مەدەنی کا بەشێکی ڕاستە و خۆ لە ئاستۆدەکانمان لا هەولێر لەگەڵامانە بوو بەڵێ ئەزانم هەر لە شاری هەولێر ئەمێنین و ئێستاش پەیامنێرمان کاروان باشێکی ڕاستە و خۆ لەگەڵمانەیە زانیاریەکانی ڕۆژمان دەداتێ کاروان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. کۆژین بەیانی تۆ تاوای بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باشتر بۆ هەموو لایەک دیارە ئەمڕۆ بەراورد بە دوو ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر تا ڕادەیەک کەش و هەوا خۆشە ئەگەرچی کەمێک بای هەیە بەڵام لە چاو دوو ڕۆژی ڕابردوو کەشەکەی خۆشترە و بەرزترین پلەی گەرما 20 پلە دەبێت و نزمترین پلەی گەرماش 7 پلە دەبێت. دەمێ ئاماژە بۆ بکەم کە ڕێکخراوی GI زێتی ئەڵمانی بە هاوکاری فەرمانگەی تەندروستی هەولێر باڵەخانەیەکی ڕاوێژکاری لە نێو نەخۆشخانەی لەدایکبووان و ئافرەتانی شاری هەولێر دەکاتەوە کە ئەم باڵەخانەیە زیادەیەک دەبێت بۆ سەر با بڵێن زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و یاخود ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەی لەدایکبووان و ئافرەتانی شاری هەولێر دەکەن دیارە وەزیری تەندروستیش لەو باڵێن مەراسیمیکردنەوەی باڵەخانەکە ئامادە دەبێت بۆی پێشبینی دەکرێت کە کۆنگرێ ڕۆژنامەوانی هەبێت و لەسەر کۆمەڵێک پرسی پەیوەست بە تایبەت بە کۆرۆنا قسەی هەبێت. هەر ئەمڕۆ لە شاری هەولێر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هاوکاری ڕێکخراوی UNFPA سیمینارێک لەژێر ناوی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی دژی توندوتیژی جێندەری لە هەرێمی کوردستان ساز دەکات. دیارە ئەمەش کۆمەڵێک
لە پسپۆران و یاخود شارەزایان و چالاكوانانی بواری مەدەنی بە تایبەتی ژنان لەو سمینارە بەشداری دەکەن لەوێ بۆچوونەکانیان ئاڵوگۆڕ دەکەن. هەر لە دەمێ ئاماژە بۆ بکەم کە بەڕێوەبەرایەتی تەندروستی شاری هەولێر با بڵێن ئاگادارنامەیەکی بڵاو کردوتە بۆی کە بەیانی یەکشەممە 29/11 لە تاوی سنووی پارێزگای هەولێر هەڵمەتی کوتان دژی ئیفلیزی منداڵان دەست پێ دەکات. ئەم هەڵمەتە منداڵانی تەمەن 1 ڕۆژە تاکو خوار 5 ساڵی دەگرێتەوە. بۆیە ئەوان داوا دەکەن کە سەرجەم دایکان و باوکان هاوکاری تیمەگەڕۆکانی کەتی تەندروستی بکەن کە 272 تیمە بەم هەڵمەتە هەڵدەسن بۆی کە مناڵەکانیان بکتون دوور بن لە نەخۆشی لە داهاتوو. لە کۆتاییشدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە ئێوارەیەکی ئەدەبیدا لە کتێبخانەی ئاشتی لە شاری هەولێر کۆڕێکی شعری بۆ شاعیر دکتۆر کەمال سعدی ساز دەکرێت و جگە لەو کۆڕێک کە ساز دەکرێت کۆی بەرهەمە شعریەکانیشی لەژێر ناوی تریفەی مانگەشە کە لە دوو توێ کتێبێک چاپ و بڵاو کراوەتەوە بەسەر ئامادەبوانی ئەو کۆڕە دابەش دەکرێت. بەڵێ کۆژنەوە ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە شاری هەولێر بوونیان هەیە خودە و کار و چالاکیان کە لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان کاروان کابەشێکی ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵمان بوو. بەڵێ ئەزانم هەروەکوتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا گفتوگۆکانمان درێژە پێدەین لەسەر توندوتیژی و بە تایبەت باس لە توندوتیژی دەربارەی خانمان ئەەکەین باس لەوە دەکەین کە بەچی ئەو درێت توندوتیژی و هۆکارەکانی زیادبوونی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە ئێستادا چییە و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە باس لەوەش دەکەین کە چۆن چارەسەری بکەین و یەکێتی نیشتیمانی کوردستانیش چی کردووە لە ڕابردوو لە ئایندەدا بۆ ئەوەی کە ئەم توندوتیژانە کەم بکاتەوە. هەر بۆ مەبەستەش بەڕێز ناسک محەممەد ئەندامی مەکتەبی ڕێخستن باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. ناسکە خان سڵاو لێوە بەیانیت باش بێت. زۆر سپاس بەیانی ئێوەش باش بەیانی هەموو گوێگرانیش باش. سپاس دەکەم بەخێر هاتیت. ئەمەوێت بزانم سەرتا توندوتیژی چییە؟ ئایا تەنها ئازاردانە یا خۆت قسەش ئەگرێتەوە؟ ئەگەر پێناسێکی کورتی توندوتیژی بکەین هەموو کردەوەیەکی تند کە لە خێزانیا لە کۆمەلگادا ڕوئەیات پێی دەوترێت توندوتیژی. ئایا ئەو کردەوەیە یا ئەو توندوتیژەی کە ئەکرێت چی جەستەی بێت چی دەرونی بێت. بۆیە ئەمڕۆ ئەوەی ئەبینین ئێمە لە ناو خێزان لە ناو کۆمەلگا چەندین شێوازی توندوتیژی ئەنجام ئەدرێت کە هەنێک کات ئەو توندوتیژیانە جەستەیە بەداخەوە کاتە حاڵەتی کوشتنە تا حاڵەتی خۆکوشتنی لێ ئەکەوێتەوە و هەنێک کاتیش لە ڕووی دەرونیەوە ئەوەنە ئەو مرۆڤە ئازار ئەدرێت کە ئەگاتە حاڵەتیەوەی کە ئەو مرۆڤە عەقڵ لەدەست ئەکەوێتە سەر جادانی زۆر حاڵەتی وامان بینیوە بەوەی هەندێک یاردەی توندوتیژیە کە ئەو کەسە عەقڵ و بیر و هۆشی خۆی لەدەستدا. بۆیە توندوتیژی تەنها لێدانی جەستەی نییە. بۆیە زۆر بواری تری لایانی دەرونی ئەگرێتەوە. هەندێک کات لە شوێنی کارکردنە ئەتوانین بڵێن دژایەتیکردن ئەگرێتەوەی جۆرێکە لە محاربەی نەفسیکەی ئەو مرۆڤانە ئەکرێتەوە. بۆیە توندوتیژی زۆر فراوانە. ئین تەنها جەستەی نییە کە بڵێ بە لێدانیا بە شێوەیەک ئازار بە جەستە بگەێنرێت. ناسک خانمێ بزانم کە لە هەرمی کوردستان لە ئێستادا توندوتیژی لە چ ئاستێکدایە؟ ئایا زۆری کردووە یا خۆت کەمی کردووە؟ بەداخەوە بە گوێرەی ئامارەکان بێت زۆر زیادی کردووە چونکە ئێستا ئەوەی لە ناو کۆمەلگادا ئێمەتیایە ئەژین ئەوەنەی خەڵک بیری لایەن پەیداکردنی نانیا ئەم وەزعی کە هاتوۆتە ئارا بەهۆی خراپی باری موچە و نەبوونی موچە و نەمانی سێکتەرەکانی پەروەردە و داڕمانی کۆمەلگا ینی زۆر ئاگای لەوە نەماوە کە ئایا چی حاڵەتی هەڵچوون زۆر بووە لە ناو خێزانە. ئەوەی من زۆر جێکۆڵینەوەم تیا کردووە خوێندومەتەوە لەو بارە حاڵەتی هەڵچوونی تاک لە ناو خێزاندا زۆر زیادی کردو لە ناو کۆمەلگادا. بۆیە ئەوەی کە بەداخەوە ئامارەکان مەترسیدارن. هۆکاری ئەم توندوتیژیانش ئەوەیە کە دیاردەی جیابوونەوەی هاوسەرەکان زۆر زیادی کردو. ئەوانش بەدوای خۆیدا توندوتیژی ئەهێنێت. هەر بۆ نمونە مەسەلە چەند نمونەیەکی زۆر زیندوی ئەماوەیە کە ژن و پیاوێک لە شارێک لە شارەکانی عێراق جیا ببوونەوە دایکەکە هەستا ئەو توندوتیژی بەرامبەر مناڵەکانی خۆی کردی. یعنی هەم خۆی ئازارە هەم کۆمەلگەی ئازارە هەم مناڵەکانی خۆی کوشت. یعنی ئەمانە هەمووی دەرئەنجامی ئەو پەرتەوازیە کە ئێستا لە ناو کۆمەلگادا هەیە. بۆیە من بەداخەوە ئەڵێم کە زۆر زیادی کردووە. هەر کوشتنی ژن نیە هەم خۆکوشتنی ژنانە هەم خۆکوشتنی گەنجانە. یعنی لە ڕگەزی پیاویش ئێستا حاڵەتەکە زۆر زیادی کردووە. داخەوە ناسک خانمێ بزانم هۆکارەکانی زۆربوونی ئەم توندوتیژیانە چین؟ سەرتا باسێک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین. بزانین کە تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند بوونەتە هۆکاری زیادبوونی ئەم توندوتیژیانە و هەر کات
توندوتیژیەک ئەکرێمە لە ڕێگەی تیڤیەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان ئەیبینین ئەبێتە هۆکاری ئەوەی کە تاکەکانی کۆمەڵگە هۆشیار بکاتەوە کە ئەوانیش توندوتیژی ئەنجام نەدەن؟ بێگومان ئێستا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان زۆر زیادی کردو زۆر بەرنامەی تر هاتوتە ناو کۆمەلگاوە کە گەنجان بە تایبەتی بەکارئێهێنن. یعنی من هەستەکەم تۆڕە کۆمەڵاتەکان بەشێکی سەرەکین لە زیادبوونی توندوتیژیەکان چونکە گەنجانمان ئێستا لە حاڵی ئێستا با هەر بنمونی ئەم ساڵ بێنینەوە مەکتەب نەماوە پەروەردە نەماوە لە هەمان کاتا خێزان ژۆ گوتمان گیرۆدەی کۆمەڵە کێشە و مشکیلۆ پەیداکردنی نانە بۆیە کۆنتترۆڵێکی گشتی لەسەر گەنج نەماوە. من لەم ڕۆژانەیە گونمونە باسکەم لەیەکێ لە شارەکانی عێراق بە هەمان شێوە کچێکی 15 ساڵ کوژرا لەسەر ئەوەی تیکتۆکی بەکارهێنا و فۆلۆوەری زۆر بووە و ڕێژەیەکی زۆر ینی ڤیدیۆی خۆی بڵاو کردوتە کە کەسوکارەکەی نەیانزانیوە لە کاتێک کە پێی زاندراوە کچەکەیان کوشتو ینی بەبێ لێکۆڵینەوە بەبێ ئەوەی ئامۆژگاریەکی بکەن ڕێگری لێ بکەن ینی بۆیە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانیش مەترسیدارە لە ئێستادا چونکە گەنج نازانێت چۆن بەکاریبێنێنە کات لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە کچەکە گەنجە بۆ هەستەکە کە ئەو سۆزەی بۆ خۆشەویستەکەی هەیەی یا بۆ ئەو کوڕەیەتی لە ڕێگەوەی کە وێنەیەکی بۆ بنێرە بەڵام دوای سێرەکەی ینی ئەو وێنەیە بەسەر خۆیدا ئەشکێتەوە بۆیە زۆر یعنی ئەتوانم بڵێم لە 100 تا 70 بە باشی بەکار ناهێنرێت دەرگایەکیشە بۆ ئەوی توندوتیژیەکان زیاد بکەن چەندین کەسمان بینی بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە مەترسی کەوتە سەر ژیانی هەڕەشەی لێکرا تا کوشتنی لێکەوتەوە یعنی بۆیە من ئەڵێم پێویستە لایەنە پەیوەندیدارەکانیش وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە ئەمڕۆ سانسۆرێک لەسەر ئەو شتانە دابێنن بە تایبەتی یاسای سەروەر بێ لە سزادانی ئەو جۆرە کەسانی کە تۆڕە کۆمەڵاتیەکان بە مەبەستی خراپ بەکارێن هەرچەند من چەند حاڵەتم بینی لە شارەکانی کوردستان کە چەندین کەس لەسەر ئەوەی کە تۆڕە کۆمەڵاتیەکانیان خراپ بەکارهێنابوو دەستگیر کرابوون بەڵام ئایا سزادانی ئەوانە تا چەندێکە تا چەنە بەکردداری سزایەکی وا ئەدرێن کە بنەپند بۆ خەڵکی تر کە ئەو شتە دووبارە نەکەنەوە یعنی من لە هەموو حاڵەتەکانە یاسا زۆر سەروەر نابینم بەداخەوە بۆ ئەم ڕۆژ بانگەشەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە یاسا سەروەر بکرێت بۆ نەهێشتنی توندوتیژی بێ یاسا سەروەر کرێت لە پێش هەموو شتێکەوە. یەکمان ناسک خانەمێ باسە کلۆ بکەین لە خێزانێک بۆ خێزانێکی تر توندوتیژەکان تا چەند گۆڕانکاریان بەسەردادێت بێگومان زۆر خێزان هەیە ڕۆشنبیرێکی زۆریان هەیە ئازادێکی ڕەهایانداوە بە خانمانی ناو خێزانەکەیان ئەمە تا چەند کاریگەریەکی باشی هەیە لەسەر لانی دەرونی ئەو خانمە. من بۆ خۆم کولتوری هەموو خێزانێک پەروەردەکردن زۆر گرنگە لە ناو خێزانە مەسەر تۆ چۆن ئەو مناڵی خۆدیا ئەو کچ و کوڕێکە هەتە هەرزەکارت لە مناڵیەوە بێ تۆ پەروەردەیەکی وای بکەی کە لە ئایندا پێویست بۆ نەکات تۆ فشارێکی لێ بکەی کە غەڵەت نەکات تو ئەگەر لە مناڵیەوە مەسەرە لەسەر کۆمەڵی شت ڕاتهێنا ئەو مناڵە بێگومان لە گەورەی ئەزانێ کە چێ غەڵەتە و چێ غەڵەت نییە ئێمە ئەوەی هەستی پێ ئەەکەین ئێستا یعنی لاوازی لە پەروەردەکردنی تاکە هەیە بۆیە پێویستە هەم دایک و باوکان هەم قوتابخانەکانیش هەم مامۆستایانی ئاینیش ڕۆلی خۆیان ببینن لە وشیارکردنەوەی تاکە چونکە تۆ ئەمڕۆ ئەگەر مناڵێک لە مناڵی پەروەردەی نەکەی کە بوو بە دایک یا کە بوو بە ژن ئەو مناڵە ئاستی وشیاری لاواز ئەو ژنە ئاستی وشیاری لاواز بوو ناتوانێت تاکێکی سەرکەوتو پێ بگەێنێت بۆیە ئەمڕۆ پەروەردەی خێزان زۆر گرنگە لە خێزانێکە بۆ خێزانێکی تریش ئەتوانم بڵێم جیاوازی هەیە خێزان هەیە مەسەلە بە عایلی یا بە خێزانی ڕۆشنبیرن شەهادە من ناکەم بە ئاسی ڕۆشنبیر بڵم بڕوان نامیان هەیە بەڵام ڕۆشنبیری لەوەی کە تێگەیشتن هەیە لە نێوانیاندا تەفاوم هەیە لە نێوان تاکەکانی خێزاندا یەکتر قبولکردن هەیە دادوەری هەیە لە نێوانیانە مەسەلە فەرق و جیاوازیکردنیش زۆر حاڵەتێکی ترەکە لە ناو کۆمەلگادا ئەمڕۆ بوونی هەیە لە ناو خێزانەکانە مەسەلە لە ناو خێزانە کە تۆ جیاوازی نێوان کچ و کوڕێکت کرد کچەکە هەست بە نەقسی خۆی ئەکات کە تۆ کوڕەکەت زیاتر گرنگی پێیا گرنگیت بە کچەکە نایە بۆیە کچەکە ئەڕوات لە دەرەوە مەسەلا لە شوێنێکی تر ئەو بۆشایکە لە ناخی هەیە پڕێکاتەوە بۆیە پێویستە ئێمە یعنی دایک و باوکان بە تایبەتی ئەرکی ئەوانە کە نێڵن جیاوازی لە نێوان کچ و کوڕانەکەن لە ناو خێزاندا چونکە ئەو کچە ناچار ئەبێت من وەکوتم بینیومە نمونەی زۆرم بینیوە هەتا زۆر برادری خۆم تووشی ڕوودا بووە بە بۆنەی ئەوەی کە هەستی بۆ بۆشایە کردو بە شتێکی تر لە دەرەوە پڕی کردوتەوە بۆیە یعنی خێزان تا خێزان بێگومان گرنگی خۆی هەیە پێویستە هەر لە سەرتاوە لە ئاست پەروەردەکردنی مناڵەکانە یعنی ئەو دایک و باوکە بە هەندی وەربگرن پەروەردەکردنی منداڵ. یەکمان ناسک خانەمێ باسە کلۆ بکەین کە کێشە
کان کە کاریگەریان هەیە لەسەر شەرەف تا چەند هۆکارن بۆ دروستبوونی توندوتیژی زۆر خێزان هێوا بیرەکاتەوە کە ئەو کێشانە ئەگەر ڕوویدا تەنها بە کوشتن چارەسەر ئەکریا خودت بە توندوتیژی چارەسەرەکە پێویستە لەو کاتەیە چی بکرێت بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بەو کەسە نەکرێت کە ئەم کێشەی ناوەتەوە. بێگومان ئێستەوەک ئەبینین ساڵانە یاخود مانگانە هەفتانە ئامار ڕائگەیەندرێت کە فڵان ژن کوژرا بەهۆی دیاردەی شەرەفەوە. هەر نمونەیەکی زیندوو ئەو کچێکە ئەو ئافرەتەی کە بەبەرچاوی مناڵەکەی خۆی بە شێوەیەکی دڕندانە لایەن سێبراکەی خۆی لە شاری کەلار کوژرا. یعنی چەندین نمونەی تر هەیە کە ئێمە باسی کەین بەو شێوە کوژران بەبێ ئەوەی گوێریە بگیرێت. یعنی من ئەمڕۆ نازانم تۆ کچێک ڕاستە هەڵەیەک ئەکات لەوانەیە هەڵەیەکی کردبێت لەوانەیە سۆزداری بێ لەوانەیە خراک گەورەتر بێ لە سۆزداری بەڵام یعنی تۆ نایەتە ئەو ڕادەی کە بڵێ شەرەفی ئەم کچەیتر شەرەفی خێزانەکەمان ببوونی ئەمەوە ئەگەر بێت و بیکوژین پاک ئەبێتەوە. یعنی خێزانی ئەمڕۆ ئەوە بیوا بیرەکاتەوە کە ئەم کچە کە خەڵەت هەڵەیەکی کردووە ئەگەر بکوژرێ ئیتر شەرەفی خۆی پاک کردوێتەوە قسە نایەتە سەری. نمونەی ئەوەشمان زۆر زۆرە کە ئەوانەی کە ئەم حاڵەتی کوشتانەیە کە ڕوئیان هەمووی زۆربەی بەهۆی دیاردەی شەرەفەوە یاخود خەڵەیەکی کردووە گوێی لێ نەگیراوە. باشە من ینی لەم حاڵەتا من زۆر جار ئەو پرسیارم کردو ئەی ژنەکە کوژرە ئەی پیاوەکە. یعنی کە ئەگەر بێنە حازرێگە شتێکی هەڵە ڕوویا بێت ئەڵێن ژنەکە شەرەفی بردوین ئەی پیاوەکە یعنی بۆیە لەم حاڵەتانە پێویستە یاسا سەروەر بێ بەڕاستی سزای تاوانباران بدرێت ئەو ژنەی کە ئەکوژرێت ئەوەی کە من دەرکی پێەکەم ئێستا لە ناو کۆمەلگادا ئەو ژنانەی کە ئەکوژرێن یاخود خۆیان ئەکوژرێن هەم لەلایەن حکوومەتەوە هەم لەلایەن دادگاوە هەم لەلایەن ڕێکخراوەکانی ژنانیشەوە یعنی لێکۆڵینەوەیەک ناکرێت لەسەر هۆکاری کوشتنەکە یا خۆ کوشتنەکە. ڕۆژێک دوان لەمان شێتی ڕۆژنامەیەک باس ئەکرێت دوای کەیسەکە دائەخرێت ئەمەش هۆکارە بۆ دووبارەبوونەوەی ئەم ڕوودا و دیاردانە بۆیە یعنی پێویستە بەڕاستی هەر دیاردەیە کە ڕوئەت هەم زۆر لێکۆڵینەوەی لەسەر بکرێ هۆکارەکەی چی بووە چارەسەرەکەی چی بووە چۆن ینی ئەم کەیسە چۆن داخرا. نمونەی زۆرین ئەو دایکەی لە شاری چەمچەماڵ سووتێنرا لەلایەن هاوسەرەکەی خۆی مناڵەکەی باش ئەم کەیسە سەلمێنراش کە هاوسەرەکەی سووتانونی بەڵام چی کرا ینی ڕێکخراوەکانی ژنان یەک جار باسییان کرد جارێ دوان باس کرا کە محکەمەی بۆ کرا بەس یعنی چارەسەرەکە ئەوە نیە تۆ جارێ دوان باسی کەیت و داخرە کەیسەکان ئەگەر داخرا ڕووداوەکان دووبارە ئەبنەوە. بێکمان ناسک خانەمێ باسێک لەوە بکەین کە زۆر خانم هەیە کە کێشەیەکیان ئەبێ لەناو خێزانەکانیان نازان هانا بۆ کێ بەرن کە بۆی باس بکەن زۆربەی کات وای لێت کە ئەچنە دەروی خێزانەکانیان کەسێک ئەدۆزنەوە باسی لێوەکەن کە کێشەیەکیان هەیە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی خانمەکە خۆی یان تا چەند گرنگە کاتێک کە ئێمە کێشێکمان هەبوو چوار دەورەکانمانەوە یەکێک لە ئەندامانی خێزانەکانمان هەوڵ بدات کە کێشەکانمان بۆ چارەسەر بکە بۆی کێشەکان گەورەتر نەبێت. بێگومان ینی ئەگەر تۆ ژنە گوا پەروەردە بکەی نەترسێت لە خێزانە یاخود کچێکی گەنج نەترسێت ئەتوانێت لەگەڵ دایکی هەبرا هاوڕێ بێت نەک پەنا بۆ دەرەوە بێت. بۆیە پێویستە ینی ئەو ترسە لە ناخی کچە ئەو ترس و شەرمەی کە لە ناخی مناڵە بە مناڵی کچ هەر لە مناڵیەوە ئەچێندرێت ئەوە کاریگەری لەسەر گەورەبوونیشی ئەکات. بۆیە ئەوەی ئێمە ئەیبینین ینی زۆربەی زۆری ئەو کچە گەنجانی کە کێشیان هەیە پەنا بۆ دەرەوە ئەبن. ڕەنگە ئەوەش ببێتە خاڵێکی لاوازی ئەو کچەکە لای هاوڕێک یا لە شوێنێک باسی ئەکات لە دوایە ئەنجامی خراپی ئەبێت. ئێستا خۆ لە کۆمەلگادا زۆر شەڵتەر کراوەتە ئەو شەڵتەرانەی کە بوونەتە پەناگەی بۆ ژنان. بەڵام من بەداخەوە ینی من خۆم ژنم ناردۆ بۆ شەڵتەرەکان ناو ناهێنم چ شەڵتەرێک بووە لە چ شارێک بۆ نردوومانە هەفتەیەک نەیتوانیەوە ڕایگرێ و تۆتی شوێنمان نیە و تۆتی توانای چارەسەرکردنی کێشەکەیمان نییە. یعنی وایان لێ کردۆ ژنەکە خۆی بڕاتەوە بۆ ماڵەوە یا بڕات بۆ شوێنێکی تر تووشی هەڵی گەورەتر بێت بکوێتە سەر شەقام. بۆیە یعنی لەم ڕوودا پێویستە حکوومەت بەڕاستی بیرێ لەو ژنانە بکاتەوە کە تۆ ئەیخیتە ناو شەڵتەرێکەوە کە پەنا بەرێ بۆ شوێنەکە بێت کە ژنەکە بەڕاستی توانای چارەسەرکردنی کێشەکەی خۆی تیا ببینێت. من ئەو شەڵتەرانەی کە هێستا ئێستا ناڵم ئیشی باشیان نەکردووە زۆر ژنیان پاراستۆت تا ڕادەیەک بەڵام یعنی زۆر ژنیشمان بینیوە کە لەو شەڵتەرانە بوون بە وەرەقەیەک بەڵێ نامەیەک بە کە سوکاری پڕکراوەتەوە ڕادەستی کە سوکارەکە کراوەوە لە دوایە کوژراون. بەڵێ ناسکخان زۆربەی کات ئەو ژنانەی کە پەنا ئەبەنە بەر شەڵتەرەکان لەلایەن خانەوادەکانیانەوە وەکو ئابڕۆ چوونێک سیر ئەکرێ لە دوای ئەوەی کە لە شەڵتەرەکانیانە دەروانەیە پەنا ئەبرێتە بەر کوشتنیان لەبەر ئەوەی کە ئابڕووی ئەو خێزانی بردووە بۆچی چووەتە ئەوێ بۆ هانای بۆ ئەوان بردووە. ئەمە تا چەند گرنگە خێزان ڕۆشنبیریەکی وای هەبێت ئەگەر هاتوو یەکێک لە تاکەکانی خێزانەکەیەک لە خانمان چوونە ئەو شەڵتەرانە ڕۆشنبیرێکی وای هەبێت کە شتەکە بە ئاسایی وەربگرێت. بێگومان بەداخەوە ڕاستە ڕاستیەکە کەمڕۆ لە کۆمەلگادا هەیە زۆربەی ئەو ژنانی کە چوونەتە ناو شەڵتەرەکانی حتا پەنایان بۆ ڕێکخراوێکی ژنان بردووە
دوای لەلایەن کە سوکاریان ڕوبەڕووی سوکاتی زۆر بۆتەوە یا خود وەرنەگیراوەتەوە بۆیە یعنی پێویستە لە ڕێگەی تیڤەکانەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕۆشنبیرێکی وا بڵاو بکرێتەوە کە ئەم شوێنانە خراپ نین یعنی بەداخەوە کۆمەلگا وا سەیری ڕێکخراوەکان ئەو شوێنان ئەکات کە ئەمە شوێنێکی خراپن ژن خراپ ئەکەن وا هەستەکەن ئەگەر ئەو ژنە بڕات بۆ ڕێکخراوێک یاخود بۆ شەڵتەرێک بمێنێتەوە لەوێ ئەو مێشکی شۆردراوەتەوە من حاڵەتی وام زۆر بینیوە لەلایەن کە سوکاری وا پێناسەکراوە کە ئەم ژنە ڕۆشتۆتە ئەوێ مێشکیان شۆردوتەوە فێریان کردو کە ئازاد بێ و فێریان کردو قسە بکات بە پێچەوانەوە ژن کە خۆی بناسێ بەڕاستی من ئەوە دڵنیام لەوە بەهینی جەڵم ژن خۆی بناسێ هەڵە ناکات مەسەل ئازادی خراپ بەکار ناهێنێت لە زۆر شوێن بینیومانە مەسەلە وەک باس ئەکرێت ئازادی بە خۆڕوتکردنەوە بە خۆ دەرخستن و بە کۆمەڵی شتنی ئەبێ تۆ لە ناو تاکە ئەو تۆ بچێنی کە تۆ چۆن ئازاد بێ ئازادی لە فکرە ئازادی لەوایە کە تۆ خۆت بتانی کێشەکانی خۆت چارەسەرکەی خۆت بتوانین لەسەر پێی خۆت بۆستیت هەتووشی هەڵە نەبی ینی بزانی مەسەلە دەور و پشتی خۆت کی هەڵەبژێری بۆ برادێتی لەم ڕۆداعنی زۆر گرنگە بە تایبەتی بۆ ژنان بۆ کچان کە ئەوانەی کە هاوڕێتیان ئەکەن یعنی کەسی وانە بن کە بۆ بەرژەوەندی شخصی خۆی بەکارت بێنن کە بەڕالێ لا ڕێدا بدبن بۆ یعنی گرنگە تاک خۆی ڕاستە خێزان کۆمەلگا پێویستە لە هەموو سێکتەرەکانە گرنگی بە پەروەردەکردن بدرێ بەڵام تاک خۆشی گرنگە کە بخوێنێتەوە خۆی ڕۆشنبیر بکات ئازادی چێ لێ تێبگات زۆر باشە ناسک خانوەکو دوامین پرسیارم ئەمەوێت باس لۆ بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ڕابردەوە تا ئێستا چی کردو پێویستە پلان و پرۆژەی چی بێت بۆ ئەوەی کە توندوتیژی دەربارەی خانمان کەم بکاتەوە بێگومانێکەتی نیشتیمانی کوردستان لە دێر زەمانەوە جەنابی مامجلال ڕەوانشاد گرنگێکی زۆری بەهێنانە پێشەوەی ژنانیاوە نمونەی زیندوی ئەوەی کە چەندین پرۆژەی بۆ ژنان هەل لە ناو حزب هەم لە ناو حکومەت دەستەبەر کردووەکی لەو پرۆژانە هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی بوو کە بۆ سوودێکی زۆری هەبوو بۆ ژنان هەروەها لە ڕێگەی پەرلەمانەوە داوا کرد ئەوە هەر ئەتوانم بڵم پرۆژەیەکێتی بووکە یاسای فرەژنی قەدەغە بکرێت لە ناو کۆمەلگادا بۆیە ئێستش یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی سۆسیال دیموکرات گرنگێکی زۆری بەهێنانە پێشەوەی ژنانیاوە لە هەموو بوارەکانە ئەوەی کە ئەبینین ئێستا لە ناو مەکتەبی سیاسی دەستەی کارگەڕی ژن پۆستی پێدراوە لە ناو سەرکردایەتی بە ڕێژە دانراوە کە چەند ژن ئەندامی سەرکردایەتی بێت لەم دوایشتا هەڵبژاردن کرا لە ناو مەکتەبەکان بە هەمان شێوە یعنی ڕێژێکی بەرچاو لە خانمان هێناوەتە پێشەوە کە لە هەموو بوارەکانە پۆستیان پێدراوە بێجگەلەوەی لە ناو میدیا لە ناو کایەکانی تری کۆمەلگا ئەتوانم بڵم لە ناو حکومەتیشا زۆربەی لەو ژنانەکە یەکێتی ئاهێنێتە پێشە ئەمە ڕۆڵ و گرنگی پێدانی یەکێتیە بە ژنان یەکێتی بەرنامەی ئەوەی هەیە کە ژنان لە ناو کای سیاسەکاندا لە ناو بڕارداندا بوونی هەبێت بەکرداری بەرگری لە مافەکانی خۆی بک بەکرداری بۆ هێنانە دی مافەکانی ژنان خەباتەکات یعنی بەڕاستی ئەوەی کە من ئەیبینم گەشببینم بۆی کە یەکێتی چۆن لە ڕابردووا کردوێتی لە ئایندەشدا باشتر ئیشکات لەو دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز ناسک محەممەد ئەندامی مەکتەبی ڕێخستن کا بەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵای ئازانم تەواوی وەرگە بابەتەکانی ڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.